ئەم شەو کاک مەریوان زیاتر تیشکە خاتە سەر ناسیۆنالیزمی کوردی و لە سیمینارەکانی ڕابردوودا چەند جار ئەو پرسیارە کرا لە کاک مەریوان لە یاخود زیاتر ئەگەڕاینەوە سەر ناسیۆنالیزمی کوردی و مەسەلەی کوردایەتی و ئەمڕۆ لە کوردستاندا دیبێتێکی زۆر هەیە لەسەر چیەتی ئەو ناسیۆنالیزمە و فراغێکی زۆر گەورەش هەیە لە بەتابەت لە ڕووی تیۆریەوە لەسەر ناسیۆنالیزم ینی چەند ڕۆژ پێش ئێستا برادێک خەریکی ریسێرچێک بوو لەسەر کوردایەتی زۆر گەڕاین نووسەرەکەبی بە وردی پێناسەی کوردایەتی کردی بەڕاستی نەماندۆزیەوە بەرحاڵ بۆی دەرفەت بینە کاک مەریوان و بتوانێت لە ماوەی بەڵکو 50 دقەیەک بتوانانی سیمینارەکەی پێشکەش بکە بەڵام وەک جارەکانی پێشووتر بۆ ئەوانەی کە جاریەکەنیانە سیمینارەکە بینن یاخۆت هەر لە دوورەوە کاک مەریوانیان ناسی و ئەتەنا کتێبەکانیان خوێندوتەوە ئەمەوێت جارێک تر کاک مەریوان بناسێنمەوە کاک مەریوان وریاقانە لە 1993ەوە لە هۆڵندا دەژی لە زانکۆی ئەمستەردام بڕوانامی دکتۆرای لە زانستە ئینسانیەکاندا وەرگرتووە ماوەی 10 ساڵیشە مامۆسای بەشی دیراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەبیە هەر لە زانکۆی ئەمستەردام خاوەنی کۆمەڵە کتێبە بە زمانی کوردی و چەندان نووسینی ئەکادمیشی هەیە بە زمانەکانی هۆڵندی و ئینگلیزی هەندێک لە نووسینەکانی بۆ عەرەبی و فارسی وەرجێدراون زۆر بەشمان لە دوای ڕاپەڕینەوە بە نووسینەکانی ئاشنا بوویت بەتایبەت لە گۆڤاری ڕەهەند دواتریش لە هاوڵاتی و ئاوێنە و ئێستاش لە بڵین بەشێک لە نووسینەکانی لە هەندێک سایت دەرەکەون یاخود لە سۆشیال میدیا بەتایبەت لە فەیسبوک وجودێکی بەرچاوی هەیە من زیاتر کات ناگرم کاک مەریوان فەرموو سیمینارەکەت پێشکەشکە و توانی سکرینی شێر بکەی بۆی بتوانی بە سلاید پرزنتیشنەکە بە سلاید شۆ بڕۆ زۆر سپاس کاکەمال سپاس بۆ هاوڕێیانەی تریش کە ئامادەن هیوادارم بتوانم لە ماوەی 50 دقیقەیە ئەوەی کە پلانمان بۆ داناوە ئەمڕۆ پیادەی بکەین بەس لەواتێ زەحمەت بێ وەکو خۆتان دەزانن من لە سیمیناری پێشەمەدا باسی ئەوەم کرد چۆن لەناو ئیمپراتۆرێتی عوسمانیە وردە بزاوتی ناسیۆنالیستی دروست دەبێ و باسم لەوە کرد کە چۆن ئەو بزاوتە لە تورکیادا و لەناو تورکەکاندا خۆیان بووە هۆی لەدایکبوونی ناسیۆنالیزمی تورکی و باسی شم لەوە کرد کە چۆن لەناو عەرەبەکانە ناسیۆنالیزمی عەرەبی دروست کرد و باسم لەوە کردوتم مۆدێلێک دروست بوو مۆدێلی باڵادەست لەناو بۆ ناسیۆنالیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە ڕاستیدا مۆدێلی تورکیە ینی تورکیایە کە تێیدا دەوڵەت پێگەیەکی هێزگار گرنگی هەیە سەرۆکێکی کاریزمی دروست دەبێت کە هەڵگری پرۆژەیەک یا پامێکی مێژوویە باسم لەوە کرد کە ناسیۆنالیزمێکە لە پاڵ لیبرالیزم و دیموکراتیەتدا دروست نابێت بەڵڕێک پێچەوانەکەیەتی ناسیۆنالیزمێکی دژە لیبراڵە لە ڕەوت یا لە سیاق لە کۆنتێکستی بەگژاتچوونەوەی ئیمپریالیزم و کۆلۆنیالیزمە دروست دەبێت ئێستا ئەمڕۆ دەمەوێت بچمەوە سەر ناسیۆنالیزمی کوردی و هەمان میتۆد بەکاربێنمێنی هەمان میتۆدی چۆنیەتی سەرهەڵدانی ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمی عەرەبی ناسیۆنالیزمی ئێرانی تەنانەت حتا ناسیۆنالیزمی ئەرمەنی و ئەمانە ئەو بە هەمان ئەو میتۆدە بەکاربێنم و ئیشی لەسەر بکەم بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی دروستبوونی ناسیۆنالیزمی کوردی ینی من بەڕای من لەوەدایە ناسیۆنالیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لای زۆربەی زۆری نەتەوەکانی ئەو ناوچەیە یەک پرۆسەیەکی مێژوویی گەورەیە کە خاڵی هاوبەشی هێجگار زۆری تێدا ینی پرۆسەی دروستبوونی نەتەوە پرۆسەی گرێدانی نەتەوە بە سربەخۆیی سیاسیەوە و پێناسەکردنی ناسیۆنالیزم وەک پرینسیپێکە پێ لەسەر سربەخۆیی سیاسی دابگرێ بۆ نەتەوەیەک کە خۆی وەکو نەتەوە پێناس کردووە ئەمە بە شێوەیەکی گشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە کۆتایی لە نیوەی دووهەمی سەدەی نۆزدەهەمەوە هێمن دروست دەبێ و لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی عوسمانی ئەبێ بە واقعەیەکی سیاسی و ئێمە کۆمەڵی دەوڵەت و کۆمەڵی بزاوتی ناسیۆنالیزمی بینین یەکێک لەوانە ناسیۆنالیزمی کوردیە بۆ ئەوەی ئینکەم
ئەچمە سەر بزانم ئەمەیە ئەمێ پێشەوەی بچمە سەر باسکردنی دروستبوونە مێژوویەکەی ئەم ناسیۆنالیزمی کوردی ڕێگ و ڕیشەکانی لەکوێوە هاتووە بکەرە سەرەکیەکانی چین دروشمە سەرەکیەکانی چینەمانە ئەمەوێت لە خاڵێکەوە دەست پێ بکەم لە خاڵی کورد لە دنیای ئەمڕۆدا یعنی ئەبێ یەکەم شت کە ئێمە لە ئێستاکە تێبینی ئەەکەین لە دنیادا ئەوەیە کە کورد بووە بە بوونەوەرێکی پینراو ینی گروپێکی ئەتنیە خاوەنی کێشەیەکی سیاسیە و کێشە سیاسیەکەی و خۆشی وەکو گروپێکی ئەتنی ئەمڕۆ لە دنیادا بۆ بە بوونەوەرێک ئەبینرێت لە زۆر شوێنی دنیادا ئەبینرێت بەڵام ئەمە لە ڕاستیدا بە درێژایی سەدەی بیستەم بەم شێوەیە نەبووە ینی بەشێکی درێژی مێژووی سەدەی بیستەم مێژووی نەبینینی کووردا و مێژووی نەبینینی شتێکە بە ناوی مەسەلەی کورد مافی کورد مافی تر و مافی سیاسیە مافی کولتوریە بە هەر شوێنێ بەر شوێنێ پێناسی بکەین ئێمە بە درێژایی سەدەی بیستەم کەم تا زۆر بوونەوەرێکی نەبینراو بووین ساتە وەختی تیا بووە بۆ ماوەیەکی زۆر کورد ئینسانی کورد بینراوەیە مەسەلەی کورد بینراوەیە کورد خۆی وەکو گروپێکی ئەتنی یا وەک نەتەوەیە کەرچوونێکی ناوەنەی بینراوە بەڵام ساتە وەختی کورد و تێپەڕ بووە خێرا تێپەڕ بەڵام لە ساڵی 1990ەوە و لە دوای داگیرکردنی کوێتەوە لەلایەن سەدام حوسێنەوە و لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 لە کورسانی عێراقا ئێمە لە بەردەم واقعەیەکی جیاوازین ینی وردە دۆخێک دروست دەبێت کە تێیدا کورد لە بوونەوەنێکی نەبینراوە و مەسەلەی کورد لە مەسەلەیەکی نەبینراوە ئەگۆڕێ بۆ مەسەلەیەکی بینراوە بۆیە لێرەدا یەک نمونەتان بۆ بێنمەوە من مارتن ڤان براونێسە زۆر لە نزیکەوەی ناسم چ وەکو مامۆستاکەم کاتی خۆی لێرە لە زانکۆی ئەمستەردام قوتابی بووم ناسیمە چ دوای تریش کە پێکەوە لە زانکۆیە هەندێکجار دەرسمان بەیەکەوە وتۆتەوە مارتن ڤان براونێسە گەورەترین کوردناسە لە هەموو دنیادا و ئەم پیاوە یەکێکە لەوانەی کە لە ساڵانی هەفتادا بۆ یەکەم جار خۆی بە مەسەلەی کوردەوە سەرقاڵەکە و خۆی بە خوێندنەوەی کۆمەلگای کوردی و مێژووی کورد و فەرهەنگ و کێشە سیاسیەکەوە سەرقاڵەکە باس لەواکە لە نووسینێکیەوە چەند جارێک من بینیومە خۆی لە کۆڕ و کۆبنۆشا باسیەوەی کردووە کە کاتێک ئەو دەست ئەکات بە دیراسەکردن و لێکۆڵینەوە لەسەر کۆمەلگای کوردی و مەسەلەی کورد لە هەموو ئەوروپادا کەسی ینی کەسانی تر نەبوون کە ژیانی خۆیان بۆ بابەتە تەرخان بکەن و ئەو یەکەم کەسە بەڕاستیدا کە شتێکی دروست کردووە ناوی کوردیش ستەدیە بە ئینگلیزیەکە یانی دراساتی کوردی لێکۆڵینەوەی کوردیۆمانە و باز لەوە دەکات کە ئەو دەست پێ دەکات لە ساڵانی هەفتادا زۆربەی زۆری هاوڕێکانی ینی هەم ڕەخنەی لێگرن هەم گاڵتەی پێەکەن ڕەخنەی لێگرن لەبەرەوەی ناوبانجی کورد لە ناو وڵاتە ئەوروپیەکانەوە بە تایبەتی ناو ئەکادیمیای ئەوروپیدا ناوبانجێکی خراپ بوو ینی وەکو بزوتنەوەیەک بینراوەکە بزوتنەوەیەک یا زۆر پەرگیرە یاخود لە پاڵ ئیمپریالیزمایە یا دژایەتی کۆمەڵێ سیستمی سیاسیەکات کە ئەو کاتانە لە هەفتاکان ئەو سیستمە سیاسیانە وەکو سیستمی پێشکەوتنخواست مامەڵەکراون مەسە بەحسی عێراق بەحساب دژە ئیمپریالیزمە سۆشیالیستە و بزوتنەوەی کوردی بزوتنەوەیەکە کە دژی ئەو هێزانەیە کە دژی ئیمپریالیزم و دژی سۆشیالیزم شتانیانی لە هەفتاکاندا کەس مارتن ڤان براونێسە دەست پێکات تاکە کەسێکی تەنیایە بەڵام لام ڕۆدا دۆخە بە تەواتی گۆڕاوە سەرای گۆڕانەکان بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ دوای جەنگی خەلیجی یەکەم پەیوەندیشی بۆ هەیە جەنگەکە هەموو دنیا بە کامێرا تەماشایە کرد و سەرەتای دروستبوونی کەناڵە گەورەکانی وەکو CNN و ئەمانە بوو کە یانتوانی بە لایف ڕووداوەکان ڕاستەوخۆ بە زیندوی بیگوازنەوە بۆ ناو ئەوروپا و خەڵکە و جەنگەی وەکو جەنگێکی تەلەڤیزۆنی بینی و جەنگەکەش لە ڕاستیدا وا پیشاندراوەکەوەی جەنجێکی بێکارەساتی گەورە بێیانی ئەسڵەن هەر جەنگ ڕووی نەدابێ ینی زیاتر وەکو یاریەکی کۆمپیوتەری پیشاندرا بە ڕایگشتی لە پڕێکە کە کاتێکە
سەدام پەلاماری کوردەکان و شیعەکانەدات و ئەو ملیۆنان کووردە بەرەو سوورەکان ڕۆن هێشتا بەشێکی زۆری ڕۆژنامەنووسەکانی ئەوروپیەکان لەناو عێراق و لە ناوچەکەدا بوون ئەوانە وێنەکان ئەگرنەوە لەنرە دەرەوە ئیترەوە ئەوە بۆ خۆتان بزانن بە نسبەت کوردی عێراقەوە ئێمە مێژۆکەی زانی ینی هێڵی 36 دروستکرا ناوچەی پارێزرا و دروستکرا دوایی هێزە کوردیەکان هاتنەوە دەستیان کرد مفاوزات ینی بە مانایەک لە ماناکان ئەو دۆخە دروست بوو کارێمی کورسان لە ساڵی 91ەوە کەوتە ناوی و دۆخێکە کە تێیدا ئەو بەشەی عێراقی و بەشەی کوردستان هەرچۆچی ناونەی کەوتە ناو هینەوە کەوتە دۆخێکەوە کە گرنگجی هەبێت و دنیا بیپارێزێت بە بڕیارێک لە نەتەوە یەکگرتوەکان دەرچوو بۆی و بەو شێوەیە ئەوە خاڵێک ینی ئەوە گۆڕانە گەورەی کە دروستەبێ بەشێکی پەیوەندی بۆ هەیە ئەوی تری مەسەرەن بۆ نمونە مەسەلەی کورد لە تورکیادا لە ساڵی 2000ەوە کە تورکیا پرۆژەی هاتنی هەیە بۆ ناو ئەوروپای یەکگرتوو مەسەلەی کورد دەبێ بەیەکێک لەو مەسەلە سەرەکیانەی کە ئەبێ تورکیا چارەسەری بکات ینی من بەفکرم دێ من لە ئەمستردام بەفکرم دێت چەندان جار کۆڕکۆبوونەوە بۆ من چوون بۆ کۆڕکۆبوونەوەە کە ئەندام پەرلەمانەکانی هۆڵندا و کوردی پارچەکانی تر و سیاسیەکانی ئێرە و ڕۆژبیرەکان بەشداریان تیا کرد چەندان کۆبوونەوەی گەورە کراوە لە شاریشی کۆمسردامە کە باس لە مەسلەی گرنگجی چارەسەرکردنی مەسلەی کورد کراوە ینی هات ئەو پرۆژەی بە ئەندامبوونا بووە هۆی ئەوەی لە ڕاستیدا هەندێک نووسەر باس لەوەکەن کە کێشەی کورد لە ساڵی 2000ەوە بە مانایەک لە ماناکان بۆ بە کێشەیەکی ئەوروپیش ینی هەموو چوونە ژوورەوەیەکی تورکیا بۆ ناو ئەوروپا لە هەر کاتێک لە کاتەکانە ڕاستە خۆ کێشەی کورد لەگە خۆیان هێنێتەوە لێرەوە لەو ئاستەدا ئەو دۆخە لە ئارەدایە بۆ چیشنەکە کوردی سووریا نووسیمە کوڕی سووریا لە دوای 2011ەوە ئێوە زانن ڕاپەڕینی خەڵکی سووریا هاتنی جیهادیستە ئیسلامیەکان و بەرەنگاربوونەوەی داعش و جیهادیستە ئیسلامیەکان لەلایەن کوردانی سووریا و بەشێکی لەلایەن کوردی عێراقەوە جارێکی کە کوردی بردەوە ناو میدیای جیهانی بردەوە ناو کۆڕووکۆبوونەوە جیهانیەکان و بەو شێوەیە کردی بە بوونەوەرێکە ببیندێ و ببیستێت و قسەی لەسەر بکرێت لە ئێران کوردی ئێران بە بەراورد بە کوردی و پارچەکانی تری کوردستان کەمتر بینراون کێشەی سیاسی کورد لە ئێرانە کێشەیەکە ئەو گرنگیەی نییە لە ئاستی جیهاندا کە کێشەی پارچەکانی تر هەیەە کێشەی پارچەکانیش کە هەیەە لە ڕاستیدا پەیوەندی بە خودی کورد و خۆیەوە نییە بەتەنیا بەڵکو پەیوەندی بەوەیە مەسەن عێراق بەشێک بوو لە پرۆژەی ئەمریکی بۆ دەستکاریکردنی ناوچەکە تورکیا بەشێکە لە پرۆژەی هاتنی بۆ ناوێچێتی ئەوروپا سووریا شوێنی ململانەی زیاد لە هێزێکی جیهانیە هێزێکی ئەقلیمیە و لە هەمان کاتیشە داعشی تیا دروست بوو کە تێیدا کورد ڕۆڵێکی گرنگی بینی بەڵام هیچ شتێک لەمانە لەناو ئێراندا تا ساتەی ئێستا دروست نەبوو بەڵام دۆخی ئێران دۆخێکی شلۆقە شڵەژاوە فشاری ئیقلیمی زۆری لەسەرە فشاری نێودەڵەتی لەسەرە و ئەگەری ئەوەی کە شتێک لە ئێراندا ڕوو بدات ڕەنگە ئەگەرێکی نزیک بێ لە واقعی بەڵام کەس ناتوانێت پێشبینی هیچ ڕووداوێکی لەو بابەتە بکە و پێشم وایە پارتە سیاسیەکانی کورد لە کوردی ئێران ئەگەرچی من زۆر خۆم لا ئادەم لەوەی کە قسە لەسەر پارتی سیاسی پارچەکانی تری کوردستان بکەم بەڵام بە حکمی ئەمەی کە ئێستا ئێمە باز لە ناسیۆنالیزمی کوردیەکەم بە ماناگشتەکەی ناچارمە و باسە بکەم ئەوانیش لە یانی ئەگەر تەماشای مێژووی 25 ساڵی ڕابردویان بکەی تەماشاکەی دیاردەی سەرەکی لە ناویانات بریتە لەدا بەشبوو ینی ئەم هێزابێ بە دوو بەژە بێ بە سێ بەژەوی تریانە بێ بە دوو بەش لە ناویشەوە لە ناو کوردستانی ئێران خۆیدا یاخود لە خۆر هەڵاتە نەوەیەکی نوێ دروست بووە لە غیابی ئەم پارتە سیاسیانەی کە نوێنەرایەتی مەسەلەی کوردەکەن نەوەیەکی نوێ دروست بووە لە ناو ئێران خۆیدا
کە ڕاستەوخۆ لە پەیوەندیدانی وەکو مەسەوەکو کوردی سووریانین کە ڕاستەوخۆ لەگەڵ پەیوەندیان لەگەڵ پیوایدی کوردی تورکیا لەگەڵ پەکەکە و ئەو هێزانەی ترکە لەناو تورکیادا نوێنەرایەتی کوردەکەن بە شێوە ڕسمیەکەی و بە شێکل لە سیستمە سیاسەکە و لەناو عێراقیشە بە هەمان شێوە کە کورد ڕۆژانە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ پارتە سیاسیەکانی کوردستانە هەیە. خاڵێکی ترکە گرنگە لەوەی کە کورد بۆ ببوونەوەرێکی بینراو مەسلەی دیاسپۆرای کوردیە کە لە ساڵی 1990 بە شێوەیەکی بەرفراوان زیادی کردووە و لەم ڕۆدا بەبێ هەندێک لە کۆڵینەوە نزیکی 2 ملیۆن کورد لە دیاسپۆرادا هەیە کە بەشی زۆریان لە تورکیادان و کوردانی ناو دیاسپۆرا لە ساڵانی 90 لە ڕاستیدا لە زۆر ئاستا چالاک بوون. چالاکی دیاریکراویان کردووە لە جارن جارێک خۆپیشاندانیان کردووە چوونەتە سەرشەقامەکان هەندێک جار پەلاماری سەفارەتی ئەو وڵاتانیان ناوەکە کوردستان بەشێشێتی لێی لە ناویان خەڵکیان تێدایە دەستگایان دروست کردووە خەڵکیان تێدایە بوون بە ئەندام پەرلەمانی حکوومەتەکانی ئەم وڵاتانە بەم جۆرەیەک دیاسپۆرایەک هەیە بە جۆرێکی ڕاستەوخۆ تێوەگلاوە بە لە مەسلەی کوردەوە و لە مەسلەی ناسیۆنالیزمی کوردیەوە لە دەرەوەی ئەوروپا لە دەرەوەی کوردستان خۆیدا و بە تایبەتی لە ئەوروپادا. خاڵێکی ترکەوای لە کورد کردووە کە ببێ بە بوونەوەرێکی بینراوەیە دروستبوونی کۆمەڵێک دەوڵەتی فاشل لە ناوچەکەدا. یعنی ئێمە بەر لە کەوتنی عێراق و سووریا فۆرمێک لە دەوڵەتی تاکحیزبی مرکزیمان هەبوو هێجگار بەهێز بوو ینی سنوورەکانی خۆی کۆنتترۆل کردبوو سوپای گەورەی هەبوو ئەم سوپایە لە هەموو شوێنێکی ئەو وڵاتەدا ئامادە بوو دەستگای حیزبیان هەبوو مەسەن حیزبی باز لە شارێکی و سلێمانیا لە هەموو گۆڵانەکە هینانە بوو مقڕی تایبەتی خۆیانیانە بوو ژمارەیەکی زۆر خەڵکیانە بوو کردبوو بە کڕی بوو یاخود کردبیان بە بەشێک لە سیستمەکەی خۆیان ئەم مۆدێلە لە دەسەڵاتی مرکزی بەهێز لە ناوچەکەدا بە تایبەتی ئەو لە دوو وڵاتیاندا کە کوردی تێدایە فاشیل بووە کەوتووە و لە شوێنیدا ئەو دەوڵەتە دروست بووە کە بە ئینگلیزیەکەی پێوترێ فیلد ستیت ینی دەوڵەتی فاشیل دەوڵەتێکە کە ناتوانێت کۆنتترۆلی بەسەر ناوچەکانی وڵاتەکەی خۆیدا هەبێ ناتوانێت کۆنتترۆلی سنوورەکانی بکە و ناتوانێت ئەو خزمەت گوزاریە سەرەتاییانە پێشکەش بکە کە خەڵک پێویستی. ئێمە لە ئێستادا لەم لە دۆخی ئێستادا لوبنان وایە یەمەن وایە سووریا وایە عێراق وایە کەوانە پێیان وترێت دەوڵەتی فاشیل و ئەو دوانەیە خیلیان سووریا و عێراق کوردی تایە و ئەم دەوڵەتە فاشیلانە بەهۆی ئەوەی کێشەی گەوریان هەیە بەردەوام بەشێکیشن لە ئەخباری دنیا وەلێەوە دەنجی ئەو گروپانەژە بیسرێت کە لە ناویان. خاڵێکی ترکە گرنگە گۆڕانی کایی ئەکادیمیە و گۆڕانی کایی کوردناسیە وی بە پێوتێ کوردیش ستەدی ینی ئێستاکە بۆ نمونە من لە زانکۆی ئەمستردام ماوەی 2 ساڵە کۆرسێکم لەسەر مەسلەی کوردەیە لە سەدەی 21دا کۆرسەکە خۆی بۆ تەلەبەی ماجستێرەوە 15 تەلەبەی هەیە من ئەم ساڵ 28 تەلەبە ناوی خۆیانیان نووسیوە و لە زۆر زانکۆی ترامە هەیە گۆڤارێکەیە بە ناوی کوردش ستەدیەوەش ینی ئەمڕۆ لە ڕاستیدا لەشکرێکت لە لێکۆڵەرەوە هەیە کە هەمویان خەریکی مەسلەی کورد و کۆمەلگای کوردستانی و مێژووی کورد و کەلکولتوری کوردی و زمانی کوردین کە ئەمە 15 ساڵێک لەمەوە پێشبوونی نەبووە و ئەمانە دەنگیان هەیەمانە لە بەردەوام نووسین لە ڕۆژنامە ئەینووسن لە گۆڤاری ئەکادیمی ئەینووسن بووە بە بەشێک لەو دۆخی بینینی کورددا لە دنیادا. طبعا نەوت و غاز و کێشە ئەقلیمیەکانی شار هەمویان لە ناوچەکەدا ئامادەن کە تێیدا ئامادەژی وڵاتانی دەرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کوردستانە هەیە نەوتێکی زۆری لە کوردستانە هەیە غازێکی زۆر هەیە کێشە ئیقلیمیەکان بەشێکی زۆری کەوتۆتە ئەو ناوچەیەوە کە کوردی تایە لەبەرەوە گرنگێکی زۆری تێ. خاڵێکی تر بۆ ببینراو خاڵشکەوەیە کە گەشەیەکی گەورەی دانیشتوان ڕوویاوە لە 25 ساڵی ڕابردووە ینی لە تورکیادا 20% دانیشتوانی تورکیا بۆ بە کورد لە ئێرانە لە 7 بۆ 10% کووردا لە سووریادا نزیکەی 10%دی لە عێراقیشدا نزیکی 20% خەڵک دانیشتوانی وڵاتەکە کووردە ینی گەشەیەکی گەورەی دانیشتوان دروست بووە کە ژمارەی کوردی بەراورد بە سەرەتای سەدەی 20م ژمارەکەی بە ڕادەیەکی هێجگار گەورە
گەورە بووە لە هەندێک شوێندا ئەسڵەن گوتارێکی ڕاسیستی دروست بووە لەسەر کورد کە پەیوەندی بە گەشەی دانیشتوانەوە هەیە ینی گوتارێکی ڕاسیستی لە تورکیادا هەیە ئەمڕۆ بەرامبەر بە کورد کە باز لە ئێرشی کوردەکەن بەرامبەر باز لە گەورەبوونی ژمارەی کوردەکەن و شتانەکان ئەمانە هەمووی وای کردووە کە دیسانەوە جارێک کە قورسایی کوردووە بینینی هین بێت ینی لە دۆخێکی زۆر جیاوازا بێلەوەی کە لە قۆناغەکانی درابوو. ئێستا بگەڕێمەوە وەکو پێدانموت ئەمە دۆخی ئەمڕۆیە بەڵام بەشێکی زۆری سەدەی بیستم بەم شێوەیەنیانی ئەمە بۆ نمونە لە ساڵی 1970 کە کوردستان ئەنفالکرا کۆمەڵێک ڕۆژنامە نووسی کەم نەبێت کەس لە دنیادا باز نەکرا لە سوچی چەند ڕۆژنامەیە کا شتێکی بچوشی لەسەر نووسرا. تورکیا لە ساڵانی 90 لە نزیکی 2000-3000 گوندی کوردی ڕوخان کەس قسەیەکی لەسەر نەکرد. سەدام حسێن هەندێک شوێنی لە کوردستانی ئێران بە کیمیایی باران کردیسان کەسێکی قسەی لەسەر نەکرد. ینی بە درێژایی سەدەی بیستەمەکو لە سەردادا باسم کرد ئەمە دۆخێکەکەمانە بوو بەڵام ئەم دۆخە لە سەرەتای سەدەی 21دا بە تەواوەتی گۆڕاوە. ئەمە سەدەی 19 چوون ینی دروستبوونی مەسەلەی کورد و دروستبوونی شتێک بە ناوی ناسیۆنالیزمی کوردیەوە ڕێگەکانی وەکو لە لای تورکەکان وەکو لای عەرەبەکان ئەگەڕێتەوە بۆ سەدەی 19 لە سەدەی 19دا کۆمەڵە شتی گرنگ ڕوویدا. یەکەم شت کە ڕوویدا ڕووخاندنی ئیمارەتە کوردیەکانە. ینی ئێمە لە نیوەی یەکەمی سەدەکەدا وابزانم ئاخر ئیمارەتی کوردی کە ڕووخاوە لە 1850 یا 52دا ڕووخاوە ینی لە نیوەی دووهەمی سەدەکەدا شتێک بە ناوی ئیمارەتە کوردیەکانەوە نەما. سەرجەمیەم ئیمارەتانە ڕووخێنران بەڵام ئەوەی کە ڕوویدا ئەوەیە دەوڵەتی عوسمانی خانەوادە حکومڕانەکان خێزانە حکومڕانەکانی برد بۆ ئەستەمبوڵ و لەوێ خستنیە ناو سلکی دیبلۆماسی ئیمپراتۆرەتی عوسمانیەوە مناڵەکانیان چوونە ناو ئەو سلکە دیبلۆماسیەوە هەندێکیان بوون بە ینی بوون بە کەسانی گرنگ لە ناویە بە کورتەکەی ینی ئێمە ڕوخانی دەسەڵاتە لۆکاڵیە ناوچەیەکانمان هەیە لە سەدەی 19دا کە دروست دەبێت کە بێتە هۆی گواستنەوەی ئەو خێزانانەوە دواتر کەسانی سەر بەو خێزانانە ڕۆڵێکی هێچگار گرنگە بینن لە دروستبوونی هۆشیاری نەتەوەیی و دروستبوونی زمانی نەتەوەیی و مشتانەیە مەسن بە دەرخانیەکان ڕۆڵێکی هێچگار گرنگە بینن یەکەم ڕۆژنامەی کوردی بە دەرخانیەکان دەریەکەن دەوێت و بەم شێوەیە. ینی جگەلەوە ڕوخانی ئیمارەتە کوردیەکان لە ساڵانی دواترە کە وردە هۆشیاری ناسیۆنالیستی دروست دەبێت ئەبێ بە نمونەیەک لەو نمونانەی کە گوایە تورک دژ بە کورد بووە کە گوایە عوسمانیەکان دژایەتی کوردیان کرد ینی ئەبێ ینی ڕوخانی ئیمارەتیەکان بە ئینگلیزیەکە پێ ناشنەڵایزد ینی تەمیمەکرێت لە ڕاستیدا ینی نیە لە دیدێکی ناسیۆنالیستیەوە سەیرەکرێت بۆ وەکو جۆرێک لە ڕەگوڕیشە بۆ ئەو ناسیۆنالیزمە بەکارهێنرێت. لە سەدەی 19دا ئێمە شعر و ئەدەبیاتی کوردیە بینین مثلا ئێمە لە کورسانی عێراقدا ئەو سێ شاعیرە بینین نالی و سالم و کوردی. ینی نالی یەکەمین شاعیرە کە بە لەهجەی سۆرانی دەسەکا بە شعر نووسی و کەسێک شارەزای ئەدەبیاتی نالی بێت ینی نالی بە کوردی نووسێت هەر بەڕادەیەک کە لە پاڕانەوە نزیکە لە خوێنەرەکانی داواکە دەڵێ تکایە بە کەمی مەزانن کە من ئەمە بە کوردیە نووسم ئێوە سیر مەکەن من بە چ زمانێکە نووسم ئێوە سیر بکەن من چ معنایەک لە شعرەکان با بەرهەمێنم. ینی بە ئینگلیزیەکەی پێوترێ ئاپۆلۆجیستە ینی داوای لێبوردنەکە لەوەی کە ئەچێت لە باتی ئەوەی بە زمانی ئەدەبیاتی ئەو سەردەمەکە بە زمانی فارسی بووە ئەم بە لەهجەیەکە نووسێت کە پێش ئەو بەو لەهجەیە شعر بە نەنووسراوە بەکاریانە بۆ ئەدەبیاتی کوردی و ئەمە دوایتر شاعیرەکانی تریان هە بە هەمان ڕێگایە ڕۆنەموو دەست بە نووسینەکەن بەو زمانە و لە هەمووشی گرنگتر لە ڕاستیدا من ڕام وایە ینی لە نووسینی ئەدەبیات گرنگتر بە کوردی نووسینی دینە بە کوردی. ینی لەم ڕۆوە ئەوەی مەولانە خالی دەیکات مەولانە خالید عەقیدەنامەی کوردیە نووسێ کتێبێکی بچووکی هەیە عەقیدەنامەی کوردی هەمووی 15-20 لاپەڕێکە بەڵام ینی ئەوەی کەی خوێنێتەوە سری سوڕ ئەمێنێ لە پاچی و ڕەوانی ئەو زمانە کوردی ئەم پیاوە ئەو کتێبەی پێنووسیەوە مەیەکەمین کتێبی
کتێبی کوردی بە سۆرانی نووسراوە کە تێیدا ئیسلام و دینی ئیسلام بە کوردی بۆ خەڵک شەرحەکرێ و ئەم کتێبە بچووکە دوایتر ئەبێ بە بەشێک لە خوێندنی قوتابخانە دینیەکانی سەدەی 19 و لێرەوە نەوەیەک لە خوێندکار دروست دەبێت لە سەدەی 19دا کە بە کوردی لە پاڵ عەرەبی و لە پاڵ عەرەبیدا بە کوردی باز لە ئیسلامەکەن و کوردی خوێندنە بێ بە بەشێک ئەم دوانە هەردووچیان بەسەر یەکەوە لە ڕاستیدا لە کۆتایی سەدەکەدا و لە لای حاجی قادری کۆی میتۆزیشکە گەڕێم باسیێواکەم ئەبێ هەر گەشەکە ینی ئەم زمانە گەشاکە بێ بە زمانی چینەتەوەی ئەمە بێ بە ئینگلیزیەکە پێ بێ بە ناشنال لانگویج ینی کورد سەیری بە تایبەتی و بەشەی کوردی لای خۆبان سەیری کوردیەکە وەکو زمانێکی نەتەوەی لە کاتێکە لە ساتە وەختی یەکەمیا کە دروست دەبێت لای نالی و لای مەولانە خالید زمانێکی نەتەوەی نییە زمانێکە لەهجەیەکە ئەوان پێ نووسن بەس بۆی بگەنە و خەڵکەی کە لەو ناوچەیە ئەو زمانە قساکەن وەکو خوێنەرەکانیان بەس لە کۆتایی سەدەکەدا بێ بە زمانێکی نەتەوەی ئەوەی کە ڕەنگە بیزانین ئەوەیە لە سەدەی 19دا شتێک بە ناوی تواننەوەی ئەتنی و ئەم بابەتەشتانەوە نییە ینی ئەمەی پۆلیتی ئەمەی بەنگلیز پێوتری ئەسیمیلیشن ینی تواننەوە ئەوەی تۆ کورد ناچار بکەیت ببێ بە تورک یان ناچاری بکەیت ببێ بە عەرەب نا شتێکی وا لەو بابەتەنە بۆ ئەسڵەن شوناسی سەرەکی لە سەدەی 19دا شوناسی دینیە ینی وە کورد لە سەدەی 19دا بە مانایەک لە ماناکان وەکو کورد لەدایک نابێ ینی تۆ کە لەدایکە بیت لە شارێکی وەکو سلێمانیا لەدایکە بیت وەکو کورد لەدایک نابی وەکو ئەندامێکی ئیمارەتی بابان لەدایکە بیت یا وەکو کوڕی عەشیرەتێک لەدایکە بیت ئەگەر ڕعیەت بیت ئەچیتە ناو ڕعیەتەکەەوە ئەگەر سەر بە هێزە ئێرسۆقراتیەکان بیدەوەکو کوڕە ئاغایەک لەدایکە بی یعنی ئەوەی کە لەدایکبوونیەک کە ئینسان لەدایکە بێت وە پێ وترێتەوەکو کوردێک لەدایکە بی ئەم دیاردەی سەدەی 20ەمە و لەوێدا شوناسی کوردبوون وەکو شوناسێکی ئەتنی ئەو نرخەی نییە و ئەو قورسایی نییە و لە ئەساسیشدا سیاسەتێک نییە بۆ دەستکاریکردن و گۆڕینی شوناسی ئەتنی لە سەدەی 19دا بەڵام بۆکوتم لە سەدەی 19دا لە کۆتایی سەدەکەدا بە تایبەتی لەو کاتەدا کە ڕۆژنامەی کوردستان دروست چاپەکرێت لە 1992دا لەوێدا کورد لەناو ئەو ڕۆژنامەیەدا لانی کەم ئەبێ بەوەی کە بەنەدیگ ئەندرسن باسیەکە ئیماجن کۆمیونیتی یعنی ئەبێ بە کۆمەڵەیەکی جواتی خەیاڵی ئەبێ بە کۆمەڵەیەکی خەیاڵی و ئەوانەی کە ڕۆژنامەکە خوێندنەوە کورد وەک نەتەوەیە گەبینن وەک گروپێکی ئەتنی نەتەوەیی لەو قۆناغەتە بۆ یەکەمین جار ئێمە هەست دەکەین کە فۆرمێکی تازە لە ئینتیما دروست دەبێت کە ئینتیمای نەتەوەییە پەیوەندی بە مەسلەیەوەیە مرۆڤ خۆی وەکو کورد دەبینێت ئەگە چی لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیدایە حاجی قادری کۆیی لەم ڕۆڵێکی هێجگار گرنگە بیرێ لە ڕاستیا من چاپتەرێکی گەورەی تێزی دکتۆراکەم لەسەر حاجی قادری کۆییە یعنی لەوێدا نێچکەم تا زۆر بەراورد یەکەم بە جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدە و کەواکبی ئەمانە سێ خوێندەواری زۆر گەورەی ناو ئیمپراتۆریەتی عوسمانینم جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدە و کەواکبی مەسا محەممەد عەبدە و کەواکبی ئەمانە عەرەبن جەمالەدین ئەفغانی بە ئەسڵ ئەفغانیە بەڵام ماوەیەک لە مصر ژیاوە و لەگەڵ محەممەد عەبدە بەینی زۆر باش بووە پێکۆکاریان کردووە ئەم سیانە هەرسێکیان باوەڕیان بەوەیە کە ئیمپراتۆریەتی عوسمانی پێویستی بە دەستکاریکردن هەیە باوەڕیان بەوەیە کە عەرەب ئەبێ لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیا قورساییەکەی زیاتر بێت بەس کەسیان باوەڕی بەوە نییە کۆتایی بە ئیمپراتۆریەتەکە بێنرێت کەسیان باوەڕی بەوە نییە عەرەب و قەومیەتەکانی تر واز لە ئیمپراتۆریەتەکە بێنە دەرەوە و هێزی سیاسی سەربەخۆ بە تایبەتی بۆ خۆیان دروستکەن بەڵام حاجی قادری کۆیی تاقە ڕۆشنبیرێکی موسڵمانی سەدەی 19 کە باوەڕی بەوەیە کورد ئەبێت لە ئیمپراتۆریەتی عوسمانی بێتە دەرەوە و هەوڵ با بۆ خۆی کیانێکی سیاسی دروست بکات لەم ڕۆوە ئێمە لە بەردەم شاعرێک داین لە کۆتایی سەدەی 19دا
تەسەوری وایە کە کورد نەتەوەیە و مادام نەتەوەشە پێویستی بەوە هەیە کە سەروەریەکی سیاسی هەبێت و ئەو لە ڕاستیدا لای حاجی قادری کۆیی زمان ئەبێ بە دەستنیشانکەری شوناس ناسنامە و بێ بە دەستنیشانکەری شوناسی نەتەوەیی و تێزی سەرەکی حاجی قادرەوەیە کوردی وەکو زمانێکی شەهیدە لە ناو براوە گرنگی پێنەدراوە لە ناو براوە و ئیشی کورد ئەوەیە هەم زمانەکەی زیندوو بکاتەوە هەم یەکەیەکی سیاسی بۆ خۆی دروست بکات یعنی کوشتی لای حاجی قادری کۆیی ئەسڵەن زمان ئەبێ بە بنەمای ئەخلاق یعنی نییە مەسەن کەسێک زمانی باوکی خۆی نەزانێت حاجی قادری کۆیی ئەڵێ ئەوە دایشی دیارە خراپ بووە باوکیشی دیارە کەس نازانێت یاخود زیناکەر بووە ینی زمانە بێ بە بنەمای شوناسی نەتەوەیی وەلێەوە دەوێەوە حاجی قادر پێی وایە کە شتێک ئەبێ دروست بێت بە ناوی کیانێکی سیاسی کوردیەوە و حاجی قادرێکێکە لەو ڕۆشنبیرانەی کە هەست بە خەتەریاتی لە سەدەی 19دا پێی وایە کە ناسیۆنالیزمێکی تازە لە ناوچەکەیە دروست دەبێت ناسیۆنالیزمی ئەرمەنیە و ئەرمەنیەکان و کوردەکان شەڕیانە لەسەرەوەی کام شوێنی ناو ئیمپراتۆرێتەکە وڵاتی ئەوانە کامەهی ئەرمینەکانە کامیان هینی کوردەکانەوە حاجی قادری کۆیی ڕاستیدا یەک دوو شێری هەیە بە دوور و درێژی باس لەو ململانیە گەورەیە کات کە لە ئایندەدا کورد و شەبێ لەگەڵ ئەرمەنیەکانە ئەو خاڵی کە گرنگە بیزانین ئەوەیە ینی ئێمە لە سەدەی 19دا بەمانا کولتوریەکەی کە شتێکە بێ ناوی زمانی نەتەوەیی بێ شعری نەتەوەیی بێ ئەدەبیاتی نەتەوەی بێمیان لەدایکە بن و ڕۆژنامە لەدایکە بێت کە تێیدا وێنەی نەتەوەوەکو گروپێکی فەنتازیاکراوی خیاڵی دروست دەکات و لە پاڵیشیا شاعیرێکمانەیە کە دیاردەیەکی لە ڕاستیدا کەم تا زۆر دەگمەنە ینی شاعیرێک تەیەکە هۆشیاری سیاسی تا ئەو شوێنە ڕوات داوا لە کورد بکات بێتە دەرەوە لە ئیمپراتۆریەتی عوسمانی بۆ شتێک بۆ خۆی دروست بکات بەڵام لە پاڵیش ئێمە کۆمەڵێک یاخیبوونمان هەیە لە سەدەی 19دا ئەوانە بەشی هەرە زۆریان یاخوبوونی بەر لە ناسیۆنالیزمن یعنی یاخیبوونیەک نین بە ناوی نەتەوەیەکەوە ناوی نەتەوەی کورد بێ و بە ناوی دروستکردنی دەوڵەتێکی کوردیەوە نابەڵکو بەشێکی زۆری یاخیبوونەکانی کورد لە سەدەی 19دا یاخیبوونە بەرامبەر بە سیاسەتی بە سێنتراڵکردنی دەسەڵات لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیە و هەوڵدانی دەستدرێژکردنی ناوەندی ئیمپراتۆرەتەکەیە بۆ کەنارەکانی و دەستبردنە بۆ ناوچە کوردیەکان و ئەو یاخیبوونانە بەشێکی زۆری ژێتەوە قاڵبەوە وەک لە هەفتەی پێش سیمیناری پێشوە باسم کرد یعنی ئەوەی کە لە ناو عەرەبەکانە ڕوویاوە لە ناو کوردیشە ڕوویاوە ینی مەسەن بۆ نمونە بەر لە ڕوخانی عوسمانیەکان مەسەن لە کۆنفرانسی پاریسی ساڵی 1913 شەریف پاشا لەوەیە بێ ئەندامی گروپی تەعالی کوردستانە ئەچێت بۆ کۆنفرانسەکە کە کراوە بۆ ئەوەی بزانن ئایا ئەو میلەتانەی کە بەتایبەتی عەرەبەکان چ جۆرە سەربەخۆییە گۆت بگرن لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیە شەریف پاشا وەکو ئەندامی تەعالی کوردستانیە چۆن ئێمە تەعالی عەرەبمان بوو تەعالی و تەرەقی عەرەبیە بوو تەعالی و تەرەقی تورکیە بوو کوردەکانی ئەمەیان دروست کرد بوو لەوێ شەریف پاشا داوای سەربەخۆییەکە بۆ ناوچە کوردەکان بەس بەشی هەرە زۆری کوردەکانی تر کە بەشدار بوون لە کۆنفرانسەکە وەکو عەرەبەکان داوای ئەویان کردووە نا با ئیمپراتۆریەتەکە بمێنێتەوە ئێمە تۆزێک دەسەڵاتی لامەرکەزیمانەوە ینی لەگەڵ عەرەبەکانە هەمان ڕایان هەبووە و هەر لەو قۆناغەشدا لە قۆناغی بەر لە کەوتنی عوسمانیەکانە وەک چۆن تورکەکان و عەرەبەکان و ئەوانی تر گروپی تایبەت بە خۆیانیان دروست کردووە کوردەکانیش خوێندەوارەکانیان گروپیان دروست کرد مەسەن کۆبوونەوەی کۆمەڵی تەعالی و تەعاون و تەرەقیان دروست کردووە هیوایان دروست کردووە تەشکیلاتی اجتیماعی فرقەی دیموکراتی کورد جەمعیە استیقلالی کوردستان ئەمانە هەر هەمووی گروپ بوون دروست کراون گروپی کولتوری بوون هەندێکیان داوای سەربەخۆیی کولتوریان کردووە هەندێکیان داوای ئیش لە سیاست نزیک بوونەوە ڕێک بە هەمان ئەو مۆدیل و ئەو فۆرمەی کە ئەتنیەکانی تری ناو ئیمپراتۆریەتی عوسمانی کردووانە خاڵێک کە گرنگە ئەوەیە بیزانین لە جەنگی جیهانی یەکەمدا کە لە 1914 دەست پێەکە ینی ساڵێک دوای کۆنفرانسەکەی پاریس بریتانیەکان
کە ئاچنە جەنگەکەوە دروشمی سەرەکییان بۆ میلەتانی ناوچەکە دروشمی مافی سربەخۆبوونە، مافی چارەنووسە و مژدەی ئەوە و بەڵێنی ئەوە بە هەموو ئەو میلەتانادەن کە دوای سەرکەوتنیان بەسەر ئیمپراتۆرەتی عوسمانیدا دەوڵەتی خۆیان دروست بکەن و سەربەخۆی خۆیان پارێزن. لێرەوە مەسەن لە دوای کۆتایبوونی لە کۆتای هاتنی جەنگەکە وەلەو کۆنفرانسی ساڵی 1990دا شەریف پاشا وەکو نوێنەری کوردە چێ بۆ ئەوێ و لەوێ لە کۆنگرەکەدا داوای سەربەخۆبوونی کوردستانەکەات و ئەم داواکردنی سەربەخۆبوونە دواتر ئەبێ بە بەشێک لە دەبێ بە برگەیەک لە برگەکانی پەیمانی سیڤەر کە لە ساڵی 1920 نووسرێت. یەکێ لە برگەکانی باز لەواکات لە ناوچە کوردستانیەکاندا جۆرێک لە ریفراندۆمەکرێگە کوردەکان سەربەخۆیان بوێت سەربەخۆی وەرگرت. ینی وەکو بینین نییە لە قۆناغی دروستبوونی جەنگەکەدا وردە وردە چالاکی سیاسی دەست پێکات وەک چۆن لای عەرەبەکان دەست پێکات لای شەریفی مەککە دەست پێکات وەکو چۆن تورکەکان لای تورکەلاوەکان دەسەکەن بە چالاکی سیاسی بەو جۆرەش ئێمە لە کوردستانە گروپی سیاسی هەیە تاکە کەس هەیە کە ڕۆلی گرنگە بینن و لە دوا دەرەنجامدا پەیمانێکی نێودەوڵەتی دروست بێت کە پەیمانی زیفەرە لە 1920دا و تێیدا جۆرێک لە بەڵێندان بە دروستکردنی کیانێکی سیاسی بۆ کوردەکانی ناو ئیمپراتۆرەتی عوسمانی هەیە. ئەوەی کە ئێمە بینین چی ڕوەدات؟ ئێمە سەدەی 20م دوای جەنگەکە و بەتایبەتی لە 20ەکانە ئەبینین ئەو ئیمپراتۆرە فرەئەتنی و فرەدینیە کۆتایی پێێت و لە شوێنی ئەوەدا مۆدێلی دەوڵەت نەتەوە یاخود دەوڵەتی نەتەوە دێتە پێشەوە و لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەوەی کە باڵا دەست دەبێت لەو سەردەمەدا ئەوەیە چۆن سەردەمەکە پێناس بکەن. ینی سەردەمەکە پێناسەکەن وەکو سەردەمی سربەخۆیی گەلان کە تێیدا گەلان ئازادە بن گەلەکان یەکسانن لەگەڵ یەکتریا هەمووشیان مژدەی پێشکەوتن و تەرەقی و ئەم بابەتەشتانیان پێدەن. بەڵام بە هەمان شێوە لە مەترسیەکانی سەردەمەکە چییە؟ مەترسیەکانی سەردەمەکە ئەوەیە کە زوڵمی تازە دروست بێتیایە. ینی بکەویتە تۆ نەتوانی سەربەخۆ بیت بکەویتە ژێردەستی نەتەوەیەکی ترەوە مەحو ببیتەوە ببی بە ئەسیر ببی بە کۆیلا. من ئەو شانەی کە خسوومەتە نێوان کەوانەوە زوڵم مەحو ئەسیر بوون بە کۆیلا هەر هەمویان بەشێکی سەرچین لە گوتاری ئەو ڕۆژنامانەی کە لە بین لە ساڵی 1990 تا 1924مانە بڵاوبوونەتەوە بە تایبەتی تێگەیشتنی ڕاستی کە لە بەغا بێجەرسۆن لەگەڵ ئەو شاعیرە کوردیە ناوکەی لە خیاڵ نییە ئێستا لەوێ دەریەکان لەوێ ئەم گوتاری سەرەکی ناوێتی کە جۆری تازە لە زوڵم و زۆر دێتەکایەوە واگەر ئێستاکەت وڵاتە گەورەکانی دنیا خەریکی سەر لە نوێ نەخشاندنەوەی دنیان و چارەسەرکردنی کێشەکانین واگەر تۆ فریای سەربەخۆبوونی خۆت نەکەوی و ئازادی بە خۆت نێنی و یەکسان نەبی لەگەڵ گەلەکانی ترا ئەکەویتە بن پێوە تیاچی دووە لە ناوەچی دەزای لەبەرەوە ینی ئەم ئەوەی کە لە دوای کەوتنی ئیمپراتۆرەتەکەەوە دروست دەبێ جۆرێکی دابڕانێکی سەرەکیە لەگەڵ ئەوەی کە لە سەدەی 19دا هەبووە. ینی سەدەی 19 و سەدەی 20م لە ئاستی زمان لە ئاستی سایکۆلۆژیا لە ئاستی فەنتازیای سیاسی و لە ئاستی ئایدۆلۆژیدا هیچ شتێکی نایبەسێتەوە بە سەدەی 19ەوە. یعنی هیچ جۆرە بەردەوامیەک لە نێوان سەدەی 19 و قۆناغی دوای کەوتنی ئیمپراتۆرەتەکەدا نییە و گۆڕانی گەورە دروست دەبێت. حتا گۆڕانی کۆمەڵایەتی گەورە دروست دەبێت هێزی کۆمەڵایەتی نوێ دروست دەبێت خەڵکی خوێندەوار دروست دەبن زیاتر خوێندنی تازە دێتە پێشەوە ئۆرگانی سیاسی تازە دروست دەکە حزبی سیاسی بۆ یەکەمین جار دروست دەبێت ئامانجی سیاسی تازە دێتەکایەوە و لە پاڵیشیا ئینتیمای تازە دروست دەبێت ئینتیمای سەرەکی لانی کەم لە ئاستی گوتاری ڕۆشنبیرانە ئەبێ بە ئینتیمای سیاسی بۆ نەتەوە ئەگەر چی مەسەن ئینتیما بۆ خێڵ و بۆ نوخ بۆ بابەتشتانار هەمووی هەیە بەڵام ئینتیمایەکی تازە لە پاڵیا دروست دەبێت کە بێ بە ئینتیمای نەتەوەیی و
لە ڕاستیدا تێڕوانین بۆ دین خۆشی ئەگۆڕێت بەس من کاتم نییە ئێستا بە وردی باسی هێشتان پێیانی شتێک لە دینا ڕۆدانی ئەوەی کە لە دینا ڕۆداوەیە کە دین ئەکرێ بە تەمیم ئەکرێت بە ئینگلیزیەکە بێ nationalizing religion ینی بە نەتەوەیکردنی دین مەسەن حاجی قادری کۆی پێی وایە لە سەدەی 19دا کورد تاقە کەسێکە ئیسلام باش تێگەیشتووە و ئیسلام تطبیقە شێخ محموود هەمان ڕایە بوو و عەرەبەکان هەمان ڕایانە بۆ ئەویان نەزانی بەس عەرەب بەباشی لە ئیسلام تێگا تورک لێی تێناکە و بەم شێوەیانی پرۆسەی بە ناسیۆنالیزمی بە نەتەوەیکردنی دین لە ئارادایە لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتەکەوە تیایدا کاپیتالیزمی چاپ و ڕۆژنامە و بابەتشتانە زۆر گرنگە بێ سرود بۆ نمونە سرود بۆ یەکەمی جار سرودی نیشتیمانی و نەتەوەی دروست دەبن لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتەکەوە دیوانی شاعیرەکانی کورد خوێنەرەوە پڕێتی لە سرود کە هەمویان زۆربەی زۆریان لە ساڵانی 20 و 30 و چلەکاندا نووسراون ڕۆلی ڕۆشنبیران گرنگە بێ کۆلۆنیالیزم لە ناوچەکەدایە و شەڕ لەگەڵ کۆلۆنیالیزما دەست پێ دەکات زۆربەی زۆری میلەتانی ناوچەکانی بە کورتەکەی قۆناغی دوای ئەو کەوتنی ئیمپراتۆریەتە دۆخێکی تەواو تازەیە لە کوردستانیشدا کۆمەڵێک ڕۆژنامە دروست دەبێت کە هەر سێری ناوەکانیان کە بانجی کوردستان ڕۆژی کوردستان بانجی حەق ئومێدی ئیستیقلال ڕۆژی کورد هەتاوی کورد یعنی لەسەر جەمی ناوی ڕۆژنامەکان هێما بۆ سایکۆلۆجیا و تێگەیشتنی خەڵکان و ڕۆشنبیران و خوێندەوەرانی ئەو سەردەماکە لە دۆخی خۆیان و هەروەها وەکو چۆن وتم هێما بۆ ئەو مەترسیانە ناکات کە سەردەمەکە لەگەڵ خۆیان هێنێت لێرەوە وەکوتم لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتەکە ئەم مۆدێلی دەوڵەتی نەتەوەیەت و ئەو گۆڕانکاریە سیاسیانە کە ڕۆدادەوەی پەیمانی سیڤەر لێ دەکرێت پەیمانی لۆزان دێت ریفراندۆم لە کوردستانە ناکرێت عێراق دروست دەکرێت سووریا دروست دەکرێت تورکیا بێ بە دەوڵەت نەتەوەمانە لەم دۆخ هەلومەرجەدا کورد بۆ یەکەمی جار ئەکەوێتە ناو دۆخێکی سیاسی تازەوە کە ئەکرێ بە دۆخی نیشتە جێبوونیەتی لە ناو دەوڵەتی نەتەوەدا کە تازە دروستکار ناوچەکە بەڵام وەکو کەمینەیەک لە ناو دەوڵەت نەتەوانە ینی کورد ئەبێ بە کەمینەیەکی ئەتنی لە تورکیادا ئەبێ بە کەمینەیەکی ئەتنی لە عێراقا ئەبێ بە کەمینەیەکی ئەتنی لە ئێرانە و ئەم دەوڵەتانە لە بەحکمی ئەوەی تازەن سوپای تازیان تیا دروست دەبێ بیرۆکراسیەتی تازیان تیا دروست دەبێ خەریکی ڕاستەوخۆ بە سنترالیزەکردن و بە ناوەندیکردن و بە مەرکەزیکردنی دەسەڵات دەبن و خاڵی دووهەم کە دروست دەبێت لە پەیوەندیدا بە مەسەلەی کوردەوە بە ئەمنیکردنی مەسەلەی کووردا ئەوەی بە ئینگلیزیەکەی پێوترێت سیکیوریتیزیشن یعنی کورد لە ناو ئەم دەوڵەت لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتەکە و هاتنی مۆدێلی دەوڵەت نەتەوەوە دوو گۆڕانکاری بەسەرێ یەکەمیان ئەوەیە ئەبێ بە کەمینەیەکی ئەتنی لەناو دەوڵەتانە لە کاتێکا لە سەدەی 19دا کەمینەی ئەتنی نەبووە ینی کورد کەمینە نەبووە لە سەدەی 19 ئەسڵەن کەمینەکانی سەدەی 19 بە تێرمی ئەتنیەت قسەیان لەسەر نەکراوە کەمینە لە سەدەی 19دا کەمینەی دینیە سنجولەکە مەسیحی ئەرمەنی ئەمانە دین بوون کەمینە بوون بەس لە سەدەی 20دا کەمینەی تازە دروست دەبێت چکە دەوڵەتەکانە بن بە نیشن ستیت ینی نەتەوەی تا دروست دەبێت نەتەوەکانیش زۆربەی زۆریان مەسەلە لە تورکیادا نەتەوەی ناو دەوڵەتی تورکی تورکە لە عێراقا نەتەوەی عەرەبە لە ئێرانە نەتەوەی فارسە و ئەوانەی کە بەشێک نین لەو نەتەوانە ئەبن بە گروپی ئەتنی لە ناویانە ئەو بن بە کەمینە مە خاڵێکی گرنگەکە لە بەبۆچوونی من جەوهەری مەسەلەی کورد دەستنیشانەکە ینی جەوهەری مەسەلەی کورد لە سەدەی 20ەما گۆڕانیەتی لە ئەندامێکی کامڵی ناو ئیمپراتۆریەتی عوسمانیەوە کە دینەکەی هەمان دینی ئیمپراتۆریەتەکە بووە وە شناسی سەرەکی شناسێکی دیوە ئەگۆڕێ بۆ کەمینەیەکی ئەتنی لە ناو دەوڵەتێکی نەتەوەییدا کە تێیدا شناسێکی ئەتنی تر باڵادەستا کە شناسە کوردیەکە ئەبێ بە شناسێکی کەمینەی نەوێ لە پاڵیشا گۆڕانی دووهەم و سەرەکی کە دروست دەبێ بریتە لە با ئەمنیکردنی مەسەلەی کورد ینی مامەڵەکردنی هەموو داواکاریەکی سیاسی کولتوری دینی ئەتنی کورد وەکو وشلەیەکی ئەمنی وەکو هەڕەشەیەک بۆ یەکێتی ئەو خاچی ئەو وڵاتی کە کوردی لە ناوایە
بۆ یەکێتی ئەو دەوڵەتی کە کورد بۆ بەشێک لە ناویە و لێەوە دۆزینەوەی چارەسەری سەربازی و ئەمنی وەڵامدانەوەیەکی سەربازی و ئەمنی بەو داواکاریانە بەکارهێنانی استراتیژەتی تواننەوە بە تایبەتی لە تورکیادا ئەو فۆرمەکانی تری مەسن استراتیژەتی چەسانەوە و پەراوێزکردن و بەکەم و نایەکسان تەماشاکردن ینی کەم تا زۆر مامەڵەکردنی ناوچە کوردیەکان وەکو ناوچەیەکی پاشکەوت و ئەو گرنجیان پێ نادرێت کە بە ناوچەکانی ترە درێ و لێرەوە لە پاڵ ئەوەدا کوردە بێ بە کەمینە لە پاڵەوەدا کە مەسەلەکەی بەوەکو مەسلەیەکی ئەمنی مامەڵاکرێ لە پاڵەوەشدا کە کۆمەڵێک بەڵێن و مژدەی مێژووی بێدرێت و هیچی نابرێتە سەری دۆخێک دروست دەبێت کە دۆرکایم باسیەکات کە تایە باز لە مێژووی دروستبوونی یا داواریەکی بریندارەکات دۆرکایم ناوی سات سەلەبرەیشنی لێنێ سات سەلەبرەیشن ینی ئاهەنگێکی ئازاراوی ینی کورد ئەگەر ئەدەبیاتی کوردی ساڵانی 20 و 30 و چلەکان بخوێنیتەوە تا لای خۆمان تا هەشتاکانیش هەست بەو عیناکەی بەو چەمچی ئاهەنگێکی ئەوەکو وایە کەوت پیتە ناو ئاهەنگێکەوە بەڵام ئاهەنگێکە ئازاراوی بێکە تێیدا بووبی بە کەمینەیەکی کەم دەسەڵات و بووبی بە مەسەلەکەت بووبێ بە مەسەلەیەکی ئەمنی و مامەڵەی سەربازی و بابەتشتانی لەگەڵاکرێت بەڵام ئەوەشە لە هەمان کاتیشا کوردستان خۆی و مەسەلەی کورد دەبێ بە بەشێک لە خەیاڵی سیاسی ئەو نوخبانی کە وردەیتر لە سیەکان و چلەکان و پەنجاکانەوە دروست دەبن بەردەوام نوخبەی تازە دروست دەبێت کە تێیدا مەسەلەی کورد و کوردستان ئەبێ بە بەشێکی گرنگ لە خەیاڵی سیاسیات ئەتوانم لێرە مەسە بۆ نمونە باسی کۆمەڵێک ڕاپەڕینی گەورەی کوردەکانەکەین کە بەگشت ئەو دۆخانی بەگشت دۆخی بەکەمینەبوون و بە دژی بە ئەمنیکردنی کێشەکەیان دە شێخ سەعیدی پیران لە تورکیا دروستکردنی ڕێکخراوی خۆی بوون لەلایەن کۆمەڵێک ڕۆشنبیرۆ دواییتر ئەم گروپی خۆی بوون نەک یاخی بوون خۆی بوونە لە یاخیبوونەکانی ساڵی 1930دا ڕۆڵی گەورابینن لە 1934 تورکیا دەستەکە بە گواستنەوەی ژمارەیەکی زۆری خەڵک بۆ خەڵکی کورد بۆ بەملاو بۆلادا لە بینی 1925 بۆ 1938 ملیۆنی کورد دەکوژرێن لە تورکیادا یاخود ڕادەگوێزرێن ئەو ڕقەمانە هەمووی دا سەرچاوەی باوەڕپێکراوی ئەکادیمیەوە هاتووە ڕاپەڕینێکی تر لە دەرسیم دیسان و وێرانکردی دەرسی ببینن لە بینی 1924 بۆ 1938 لە ماوەی ئەو 14 ساڵەدا لەشکری تورکیا سوپای تورکی 17 چالاکی سەربازی گەورەکات وەکو عملیاتی گەورە لەو هەژدەیە 17یان بەرامبەر بە کورد بووە و بە هێزی سەربازی توانیوانە کوردی کورسانی تورکیا لە دوای 1938ەوە بێ نەژێ کۆنتترۆلی خۆیان تا دروستبوونی پێکاکە لە ساڵانی هەفتایە و لە دوای ئەوە کە پێکاکە دروستی بە جاریشێ خەباتی چەکداری و دۆخێکە لە سووریا لە تورکیادای دوایتر کورتی دەگەڕێنەوە سەری لای خۆمان چی ڕووەدا لای خۆمان لە کورسانی عێراقا سەرەتا ئێمە بە بەڵێنێکی نێودەوڵەتی دەست پێکات بە شێخ مەحموود درێت بەڵێنی دروستکردنی دەوڵەت و ئەیکەن بە حکومدار و حیساب ناوچە کوردیەکان بکوێتە ژێدەستی ئەوانیش نەخشەیەکە دەن بە بریتانیەکان ئەو ناوچە کوردیانە کوێ تقریبا هەمووی ویلایەتی مووسڵی سەردەمی نەگرێتەوە سەردەمی عوسمانیەکان بەڵام لێەوە لەو بەڵێنی دەوڵەتەوە لە کۆتاییەکەیدا بۆ ئەوەی کە مەسەلەی کورد لە ناو چوارچێوەی عێراقا حەلەکەن بریتانیەکان بەڵام لە ناو چوارچێوەی عێراقدا پێگەیەکی تایبەت هەدەن بە کورد ینی ئەوە جیاوازی نێوان دۆخی کوردستانی عێراقا لەگەڵ تورکیادا کە تێیدا هەر لە زمانی ئینگلیزەکانەوە پێگەیەک بۆ کوردەیە ینی باز لەوە کراوە کە کورد بەشێکە لە عێراق و زمانی کوردی زمانێکی ڕسمیە لەو ناوچانە کە کوردی تێدایە دەبەنەمە دواتر کە دەوڵەتی عێراقیە تەطبیقەکات زۆر ئینیتیاکات
جێبەجێ ناکات بڕیارەکە و مشکلەی گەورە گەورە دروست دەبێت سەرۆکی ئەوەی کە بەرپرسی وەزارەتی خوێندن و پەروەردەیە صادق الحەسەریش تیۆریست و منەزری ژمارەیەکی پان عەرەبیزمە ناسیۆنالیزمی عەرەبی ئەوەی کە عێراق بەشێکە لە وڵاتە عەرەبیەکان و هیچ وڵاتێکی عەرەبیە و ئەمانەی تر کە لە ناویان هەموو عەرەبن و یاخود هیچ مافێکیانە ینی ئینگلیزەکان پێگەیەکی کەم تا زۆر دامپێنراو بۆ کورد لە ناو نەخشەی سیاسی عێراق دروستەکەن بەس پیادەکردنی ئەو نەخشەیە و تەطبیقکردنی لەلایەن حکوومەتی عێراقەوە بە بەردەوام ئەوام کێشەی بۆ دروستکراوە ئەوەش جیایە کاتەوە لە دۆخی هەم لە دۆخی ئێران هەم لە دۆخی تورکیا کە لە تورکیادا هەوڵی تواندنەوە و هەوڵی لە ناوبردن و هەوڵی بە تورکبوونیەکی گەورە درێ بەڵام لە عێراقدا ئەم پرۆسەیە بەم شێوەیە نییە و لە عێراقدا ئەم پرۆسەیە هەوڵی بە توانەوەی کورد نەبووە لە کوردستاندا و هەوڵی ئەوە نەبووە زمانەکان لێ بسێنیتەوە و زمانی عەرەبیان بەسەرا بسەپێنی هەر لە ئەساسا تورکەکان ئینگلیزەکان و بە تایبەتی عوسبەت الئومەم کە سربەخۆیی لە ساڵی 1932 بە عێراق بەخشێت لەوێدا باس لە جۆرێک لە حکمی ذاتی لۆکاڵی بچووکی بەرتەسکەکە بۆ ناوچە کوردیەکان و باز لەوەکە کە لەوێدا زمانێگەیە ناوی زمانی کوردیەوە بێ بە این بناسرێت هەمان شت بە نیسبەت کوردستانی ئێرانەوە شتێکی لەو بابەتە هەیە یعنی لە ساڵانی بیستەوە لە کوردستانی ئەمەی کە من لێرە بۆ ئێوەی جارمەوە سەررجەمی بهینە بۆ چوونی عەباسی وەلیە لە کتێبێکی هێجگا گرنگی کە لەسەر ناسیۆنالیزمی کورد لە ئێرانە نووسێتی باس لەوە کە عەباسی وەلیش ڕای وایە کە ناسیۆنالیزمی کوردی لە ئێرانە ئەویش قۆناغی دوای جەنگی جیهانی یەکەمە لە بیستەکاندا دروست دەبێ دروستبوونەکەشی پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە سیاسەتی بە سێنتراڵکردنی دەسەڵاتەوەیە لە کوردستانی ئێرانە و پەیوەندی بۆ هەیە کە شوناسێکی یەکگرتوو ئەیانوێ بۆ ئێران دروستی بکەن کە شوناسێکی فارسیە زمانەکەی زمانی ڕسمی تایە بێ بە زمانی فارسی و بە تاکە زمان نکوڵی کردن لەوەی کە لە ئێرانە ئەتنیەکی تری هەبێت جیاواز لە ئەتنی ئێرانی یا فارسی سیاسەتی پەراوێزکردن بێدەنگکردن اینجا فۆرمێک لە دەسەڵات دروست دەبێت کە دەسەڵاتێکی نادیموکراتە دژە لیبراڵە ئەمەی ئابسولوتیزمی پەهلەوی ناوەنێ و لە ساڵی 1935دا بە ڕسمی زمانی کوردی لە ئێرانە یاساکەکرێت لە هەمان کاتا لەو قۆناغەتا یاخیبوونی وەکو چۆن لە کوردستانەکانی ترە لە تورکیادا لە کوردستانی عێراقا ڕاپەڕین دروست دەبێت لە ئێرانی شار ڕاپەڕینی سمکۆ هەیە و دوایتر ڕێکخراوی سیاسی دروست دەبێت وەزن ژێکاف دروست دەبێت 1942دا دوایتر پارتی دیموکراتی کوردستان دروست دەبێت لە ساڵی 1944دا دوایتر کۆماری مەهاباد دروست دەبێت و بەم شێوەیە کۆماری مابادی یا کۆماری کوردستان ساڵێکە خیانێ دوای ڕوخێنرێ لە ساڵانی 60 کوردانی ئەو ئێرانیش وەکو کوردی عێراق دەست بە خەباتی چەکدارەکەن شۆرشی ئێرانی دێت و پەلاماری کورسان دەدرێەوە و دوجار تا شەید بوونی قاسملۆ لە ڤێنا و شەرفکەندی ئۆمانە ینی وەک تەماشاکەی لە کورسانی ئێرانیشدا دۆخێکەیە هەم جیاوازە لە کوردستانی عێراق کە تیایدا وەکوتم شتێک لە ئاعتراف هەیە بەڵام بە هەمان دۆخەکەش جیاوازە لە کوردستانی تورکیا چونکە ئەو توندوتیژەیە کە ناسیۆنالیزمی تورکی بەرامبەر بە کوردی هەی بووە لە شێوەی تواندنەوە و سڕینەوەی شناسی کوردیدا لە ئێراندا نابینین ئێستا گەڕێمەوە سەر دوو چەمکە چەمکی سەرەکی قسەکردن لەسەر مەسەلەی کورد و مەسەلەی ناسیۆنالیزمی کوردی کوردبوون و کوردایەتی تەبەن ئەمڕۆ لە کوردستانە بازەوەکرێ کوردبوون باشە کوردایەتی خراپە کوردبوون هەمومان کوردین بەڵام کوردایەتی فاشیزمە ناسیۆنالیزمی نەژاد پەرستانەیە شۆڤێنیزمە بەم شێوەیە بەڵام خۆی لە ڕاستیدا مانە ئەکادیمیەکانیان چییە کوردبوون مقابلی لە بەعەرەبیەکەی مابیلی عروبەیە یان عەرەب بوون ینی من لە باسکردنی ناسیۆنالیزمی عەرەبیدا پێم وتن عەرەب بوون العروبە چەمچێکی سیاسی نییە بەڵکو چەمچێکی کولتوریە یعنی کە چووکە بەرام عروبا مانای جۆرێک لە پەیوەندی کولتوری دینی زمانەوانی لە نێوان هەموو عەرەبەکانی دنیادا
يعني ئەوەی کە عەرەب شناسی عەرەب وەک شناسێکی کولتوری زمانەوانی عروبە ئەوەیە بەرامبەر بە عروبە من وتم بینە ئێمە کە وشەی ترمانەیە مەسەن قەومیە عەرەبیمان هەیە ئوممەی عەرەبیمان هەیە ئەوانە مانای سیاسیان هەیە قەومیە ینی عرب نيشن وأمي عربي شهر همان شتا عرب نيشن بدو كلمة يعني بعربك والشيء سهم كالعربية حتى وطنية الوطنية وطنية بريتيا الناشوناليزم لسر أستي دولة قطرية كان مثلا وطني عراقي وطني سعودي وطني مصري نازل هر ولاتك جودة كتابة لوطنية خويه كرد بون لا بمعنى أكاديميكي معنى بشي معناي أو رجزة كولتورياني كسيك والي أكا بخوي بلي من كردم ولا راسيتها جوهركش زمانة يعني ويك مثلا يما زمان يقساكين لا جيز جوازي تاعي بلا هم بجورة لجورة كان أجر هول بينه كما شيء خارج من نوعانية بتوين ليكتري تبقين يعني كردبون شناسة شي كولتوريا وشناسي سياسية وبيوندي بسياسة ونيا وكوشون عروبا شناسة شي كولتوريا بيوندي بسياسة ونيا بلام كرداتي تشيا كرداتي برامبر حركة قومية الحركة القومية بعربي إما الحركة القومية العربية منها يعني بزوتنوي ناسيوناليستي عربي بكردية كي كرداتي برامبر با چەندچی ناسیۆنالیزمە من دوایتر بەدرێژی باسی وەکەم کەی بۆ یەکەم جار چەندچی کوردایەتی بەکارهاتوە یعنی ئێمە ئەم دوانەمانە ینی کوردبوونمان هەیە وەکو جۆرێک لە شناسی کولتوری کوردایەتیمان هەیە کە هێما بۆ بزوتنەوەیەکی سیاسیەکات کە تێیدا کوردبوون بە مافی سیاسیەوە بەستێتەوە ینی جیاوازی کوردایەتی لەگە کوردبووندا لە چیایە کوردایەتی چەمچێکی سیاسیە داوا ئەکات کوردبوون تەنها فۆرمێکی کولتوری نەبێت بەڵکو فۆرمێکی سیاسیشی هەبێت فۆرمە سیاسیەکەی چیە بریتە لە جۆرێک لە سەروەری سیاسی یعنی جۆری سەروەری سیاسی چیە ینی مەسەن تۆ توانی سەربەخۆ بیت داوای دەوڵەتی سەربەخۆ پێی بەڵام ئەتوانی بڵێ من لە ناوچوارچەوەی هەمان وڵاتە لەگەڵ ئەتنیەکانی ترا پێکەوە بین و ژیانێکی هاوبەش بین لەسەری ینی کوردایەتی بە ماناکە چەمچێکی سیاسیە داوای هەندێک داوای مافی سیاسیەکات بۆ ئەو چەمکە بۆ کوردبوون وەکو چەمکێکی وەکو شناسێکی کولتوری ینی کوردایەتی ڕێک یەکسانە بە ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمیش ینی لە دۆخی کووردا چییە ناسیۆنالیزمی کەمینەیەکی نەتەوەییە ینی فەرقی بینی ناسیۆنالیزمی کوردی لەگە ناسیۆنالیزمی عەرەبیە لەوەدایە ناسیۆنالیزمی عەرەبی ناسیۆنالیزمی زۆرینەی دانیشتوانی وڵاتەکەیە ناسیۆنالیزمی تورکی ناسیۆنالیزمی زۆرینەی دانیشتوانی وڵاتی تورکیە ناسیۆنالیزمی فارسی نوێنەری ناسیۆنالیزمی زۆرینەیە بەڵام ناسیۆنالیزمی کوردی نوێنەری ناسیۆنالیزمێکی کەمینەیە ینی کوردایەتی بە مانای ناسیۆنالیزمی کوردی نوێنەرایەتی کەمینەیەکی نەتەوەیی ئەکات کۆمەڵی خواستیە لەبەر ئەوە ڕاستیدا یەکسانکردنی بە ڕاسیزم و بە فاشیزم و بە شۆڤینیزم و بەم بابەتشتانە بە تایبەتی لە کۆنتێکستی سەدەی بیستامدا کە کۆنتێکسی توانەوە وەک کۆنتێکستی پەراوێز خستن ئیمارکردنی ناوچە کوردیەکان فشار لەسەر زمان و کولتوروەمانە بێمانایە بە ناوی ڕاسیزم و فاشیزم و بابەتشتانی دەبنین ناسیۆنالیزمێکە بەرگری لە کۆمەڵێک مافی سیاسیەکات و کۆمەڵێک دروشمی هەیە کە من ئێستا دروست مەسەرەکەکانتان پیشان دەدەم یعنی دروست مەسەرەکەکانی ناسیۆنالیزمی کوردی چییە لە قۆناغی یەکەمدا مافی چارەنووسە ینی چ شەریف پاشا و چ تەعالی تەرەقی و چ شێخ مەحموود و ئەمانە هەر هەموویان وەکو بەشێک لە ئیمپراتۆریەتی عوسمانی پێش دروستبوونی دەوڵەتەوەیەکان بە ناوی کوردەوە قسەیان کردووە ینی شەریف پاشا کە ڕۆیشتووە بۆ لە کۆنفرانسی پاریس لە 1990دا بە ناوی هەموو کوردەوە داوای دەوڵەتی کردووە و لێرەوە
ئەو پرنسیپەی کە بە ڕاستەوخۆ بۆی گەڕاونەتەوە پرنسیپی مافی چارەنووسە کە بەشێکە لە پروپاگەندە و پرنسیپە سیاسیەکانی جەنگی جیهانی یەکەم و لەوێوە دروستکردنی دەوڵەتی کوردی ڕاستەوخۆ ئەبەرسێتەوە بە مافی چارەنووسەوە و لەوە مەسەل ناسیۆنالیزمی کوردی لە سەرەتای سەرەتاکانیا بە هەڵگرتنی دروشمی مافی چارەنووس و دروستکردنی دەوڵەتی کوردی دەست پێکە ینی کوردایەتی بە هەڵگرتنی دروشمی مافی چارەنووس و مافی دروستکردنی دەوڵەت دروستەکە بەڵام هەر زوو دەرەکەوێت بۆ کوردی ئێران و بۆ کوردی لای خۆمان کوردی تورکیا کوتم لە 38ەوە تا ساڵانی 60 بێدەنجانەکەن تا ساڵانی 60 و سەرای هەفتەکان لە ڕاستیدا لە لای خۆمان و لە ئێراندا دروشمەکە گۆڕێ بۆ دروشمی خودموختاری بۆ کوردستان و دیموکراسیەت بۆ دەوڵەتی ناوەندی ینی حکمی ذاتی ینی بە درێژایی تا ساڵی 90 ماوەیەکی کەمی یەکێتی نیشتمانی لە دەرچێت یەکێتی نیشتمانی لە ساڵانی هێشتادا کە مافی چارەنووسی بەرزۆ کرد بوو ئەجینا بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی لە عێراقا لە چلەکانەوە دروشمە سەرەکیەکەی بریتە لە حکمی ذاتی بۆ کوردستان و دیموکراتیت بۆ عێراق یعنی ئەو شتەیە کە ئەمڕۆ بەشێکی زۆر لەوانەی کە باوەڕیان بە دەوڵەتی کوردی نییە و باوەڕیان بەوەیە کە عێراق لە نیشتیمانی هەمومانە ینی مێژووی سەدەی بیستەمی کوردایەتی لە کوردستانی عێراقدا مێژووی داواکردنی حکمی ذاتیە بۆ کوردستان و دیموکراسیەت بۆ عێراق ئەمە دروشمی سەرەکی پارتی بوو دروشمی سەرەکی پارتی کۆمونیستەکان و کۆمونیستی عێراق بوو و دروشمی سەرەکی لە ماوەیەک دروشمی یەکێتی بوو دروشمی کۆمەڵە بوو دوایتر جارێکیکە ئەمە یەکێتیە گەڕێنەوە بۆ مافی چارەنووس لە هەشتاکانە جارێکگەڵێن دەسەڵاتی حکوومەت لە کوردستانە ڕاماڵین جارێگەڵێن دەوڵەت دروست دەکەین جارێ شتێکڵێن ینی بەڵام دروشمی هەرەسەرەکی چ لە کوردستانی ئێران و چ کوردستانی لای خۆماندا بریتە لە حکمی ذاتی بۆ کوردستان و دیموکراسیەت بۆ ناوەند و لێرەوە پێیان ئەوترێت ئۆتۆنۆمیست نەمانە ئۆتۆنۆمیست ینی حکمی ذاتیانەوێت و ڕەخنەی ژمارەیەکی پەکەکە لە هەفتاکانە کە دروست دەبێت لەم هێزە سیاسیانەی کوردستان ئەوەیە کە ئەمانە باس لە دەوڵەتی کوردی ناکەن و پەکەکەیە کە مین هێزە لە هەفتاکان و هەشتاکانە کە دروست دەبێت دروشمی ئەوە بەرزەکاتەوە یەک دەوڵەتی کوردی بۆ هەموو پارچەکانی کوردستان ینی ئەو بەمانایە لە ماناکانی تر ئەو کوردایەتی کە لە کوردستانی عێراقدا بووە دروشمە سەرەکیەکەی بریتیەوە بۆەوەی کە جۆرێک لە حکمی ذاتی ئۆتۆنۆمی بۆ کوردستان لەگەڵ دیموکراتیت بۆ ناوت دوایی تر لە ساڵانی 90 گۆڕێ بۆ فیدرالیزم ئێمە خۆمان نەزانین ینی پارتی بە چه مشکلەیەک لە ئینتخاباتی یەکەمە ینی نیانەوێرات کە داوای مافی فیدرالیزم بکەن و ئەیانوت ئەم دروشمێکە باسمان لێت و ڕاکە هەر حکمی ذاتیەکە ینی نییە بۆ قەناعەتیان نابوو و ئێستاکەوەی کە ئێمە دروشمێکی تری ناو ئەم بزوتنەوەیە کە ئێستا بینین ئەم دیموکراسیەتی خۆسەریەیە کە لە فکری ئۆچەلانەوە هاتووە لە کوردستانی سووریەدا باسیەکەن ئەمان باز لە چیەکەن ئەمان باز لەواکەن ئێمە پێویستمان بە دروستکردنی نەتەوەیەکی دیموکراتی هەیە ینی نەتەوەیەک بێ یەکەم ئەبێ نەتەوەیەکی دیموکراتی بێ و دیموکراتیەتەکە دیموکراتێک دەوڵەت نەبێت ینی دیموکراتێکی نادەوڵەتیە دیموکراتێتی کۆمیونەیە کۆمەڵە ئەو کۆمەڵە خەڵکانی کە لە ناوچەیەکی دیاریکراوەژین خۆیان ڕێکەخەن و خۆیان فۆرمێک لە دیموکراتیت دروستەکەن ینی بەشداری خوارەوەیە لە خوارەوە بە ئینگلیزیەکەی پێوتە گراس روت دیموکراسی ینی دیموکراسی لە ئاستی خوارەوە و ئەمە دوایتر ئەمانە خۆیان بڕیار بە کۆمەڵەکانیان دەدەن بڕیارش بە کۆمەڵەتیایە ئەم بڕیارە بە کۆمەڵە جەمعەیەکی گەورە دروست دەبێت ئەوەی پێوترێت جەنرال ئەسێمبلی جەمعەیەکی عامە لەوێدا ئەو جەمعەیە گوێیان لە بڕیارەکانی کۆمەڵەکانی خوارەوە بێ بزان چ بڕیارێکیانەوە ئەوان بەس ئیشیان ئەوەیە ئەو جەمعیەتە گەورەیە کە دروست دەبێت و پەرلەمانێکی گەورە ئیشەکەی ئەوەیە بڕیارانە تەنفیز بکات و تێزێکە دژی دەوڵەتە دژی دەوڵەتی نەتەوەیە و پێی وایە دەوڵەتی نەتەوە کێشەی گەورە دروست دەکات کێشەی بۆ چارەسەر ناکرێت و پێی وایە ئەم دیموکراسیەتی
دیموکراسەتی خۆسەریە چارەسەری کێشەی کوردەکە بە کورتەکەی و کێشەی کوردەکە دروستە بێت دروست لە سەرچیەکانی کەیبینی لە قۆناغی یەکەمە مافی چارەنووس و دروستبوونی دەوڵەتە لە قۆناغی دووهەمە ئەگۆڕێ بۆ خود مختاری بۆ کوردستان و دیموکراسیەت بۆ ناوەند لە قۆناغێکی ترابێ بە فیدرالیزم ئێستاکە مەسەن هێزێک لە هێزەکان داوای دیموکراسی خۆسەریەکات ینی و ئەم دروشمانە هەمیشە لە ململانی و بەریەکەوتندا بوون لەگەڵ دروشمی ناسیۆنالیزمە باڵادەستەکانی ئەو وڵاتی کە کورتیتیا بووە مەسەن لە عێراقا یەکێک لە کێشەکانیان لەگەڵ وحدەی عەرەبیە بووە لەگەڵ ناونووسکردنی عێراقا بووە بە دەوڵەتێکی عێراقی عەرەبی و بەم شێوەیە و لە دۆخی بەریەکەوتنا بوون لەگەڵ و ناسیۆنالیزمانەدا و لە قۆناغێکە خەباتی مەدەنی کراوە لە قۆناغێکە خەباتی چەکدار کراوە پەنا بۆ شۆڕش بدراوە واوانە هەمووی یعنی کە خەباتی چەکدار و شۆڕش کراوە ئێستاکە جۆرێک لە ڕوانین هەیە هەمووی کورتەکاتەوە بۆ عەمالەتی ئیقلیمی و بۆ ئەمانە خەڵکێک بوون بە پارە شەڕیان کردووە لە کاتێکە ینی دروستبوونی شەڕ لە جەنگ وە شۆڕش وەکو ئەمرازی سەرەکی خەباتکردن بەشێکە لە ڕوتێکی نێودەوڵەتی ئیقلیمی کە لە ناوچەکەدا بوونیە بوو ینی ڕوتی دژە کۆلۆنیالیزم ڕوتێکی توندوتیژیانێ خەباتی دژە کۆلۆنیالیزم دژی ئیستیعمار ینی لە جەزائیرە ملیۆنێ کەسی پێکوژە ئایدۆلۆژیا شۆڕژێڕەکانی ناوچەکە لە مارکزیسمەوە بۆ ماویزم بۆ جیڤاریزم هەر هەمویان پێ لەسەر خەباتی چەکداری و شۆڕشی چەکداری داکرێن نمونە شەبووە نمونەی سەرکەوتی شۆڕشی گەلانی ترە بۆ لە کوبا هەبووە لە جەزائیر هەبووە لە ڤێتنام هەبووە لە ڕزگارکردنی لادیەکان دوای لێەوە بۆ شار ومانە و فۆرمی تازەی مۆبیلیزەکردن هاتوۆتە پێشەوە لە تەریقەتەکانەوە بۆ پارتی سیاسی لینینی ئەمانە هەمووی وەک چۆن میلەتانی تری ناوچەکە نوخبە خوێندەوارەکانی کەوتونەتە ناوی بە دیوی ئەم دیوە کوردیش بە هەمان شێوە کەوتۆتە ناو ئەو فۆرمانە لە بیرکردنەوە و ئیشیانتیا کردووە و هەندێک جا بە سەرکەوتی هەندێکیان بە خراپی بەڵام خەباتی چەکداری لە دۆخی کوردستانە هەر کاتێک دەستی پێکردوێ تەبەن کۆمەڵ کێشەی بۆ دروست کردووە ینی ئەو هێزایی ناچار کردووە لەگەڵ یەکێک لە وڵاتە ئیقلیمەکانی دەوروپشتا پەیوەندیان باش بکەن دژی ئەمیتریان و بەم جۆرە وشەیەک لە کوردستانەدا بۆ جاشایەتیا بۆ جاشبوونی ئیقلیمی بۆم دادەشتانە دروست بۆ کە بەشێک هەندێک جار هەندێک لە ڕاستی تێدایە لە هەندێک دۆخدا هەندێک ڕاستی تێدایە بەڵام بۆ مطلقیە لە یانی هینە تێگەیشتێکی خراپە لە بێژووی ئەم ناسیۆنالیزمە بەڵام با بێمە سەر ئەوەی ئەم کوردایەتی لە بە تایبەتی ئەمە کەی یەکەم جار بەکارهات ینی لە 1922 بۆ 1924 وەحتا 1924 یوابزانام لە 1922 بۆ 1924 لەو دوو ساڵەدا 4 ڕۆژنامە دەرەکرێت لە کوردستانە لە سەردەمی حکومڕانەکەی شێخ مەحمووە ڕۆژنامەی یەکەمیان ناوی بانگی کوردستانە ئەمە لە 1920 دەرەکرێت لە 2/8 تا 3/11/1922 ینی لە ماوەی 3 مانگە 14 ژمارەی لێ دەرەکرێت یەکەمین جار وشەی کوردایەتی لەوێ بەکارهاتووە لە ژمارەیەکدا وشەی کوردیەت بەکارهاتووە ینی لە ژمارەیەکی ڕۆژنامەی بانگی کوردستانی ساڵی 1922 وشەی کوردیەت بەکارهاتووە لە ژمارە 2دا وشەکەیان گۆڕیوە بۆ وشەی کوردایەتی ئەم وشەیە کە هاتووە لە پاڵ کۆمەڵێک دەستەواژەی تراتوە تەمان ئەمە پێش ماڵی مەلام سەفایە و پێشەوەیە پارتی بکەین بە نوێنەری کوردایەتی و ینی تۆ لە 1922 نە پارتی هەبووە نە ماڵی بارزانی هەبووە ئەوەشی کە ڕۆژنامەکەیان دەرکردووە بریتی بوون لە جەمیعەی کوردستان جەمیعەیەک بووە کە ئەو کاتە دروستکراوە و ئەو کەسەی کە بەڕێوەی بردووە جەمیعەکەی بەڕێوە بردووە مستەفا پاشای یامۆچی بووە و ڕۆژنامەکەش لە کاتێکە دەرکراوە کە حکوومەتی شێخ مەحموود لەسەر حکوم بووە ئەم کەلیمەی هینا ئەم وشەی کوردیەت یا دوای بێ بە کوردایەتیە لە چۆ هاتووە یەکەم جارم ڕۆژنامەیە خۆی وەکو ناواڵێ ئەمە غەزەتەیەکی میلیە ینی ڕۆژنامەیەکی نەتەوەییە nationwide newspaper بە ئینگلیزیەکەی ینی بەشێک لەو زمانە تازەیەی کە لەگەڵ لەدایکبوونی ناسیۆنالیزم و کۆتایی هاتنی ئیمپراتۆرەتی عوسمانیە لەدایکە بێ
ئەمە ئیش بۆ چییە کادەم ڕۆژنامەیە نووسیوەتی بۆ تەرەقی و تەعالی وەتان بۆ گەشەکردن و بەرزبوونەوەی وەتانیش بەبەستی لە وەتانی کووردە ینی هێشتا لە 22 هێشتا عێراق دروست نەکراوە ینی باز لە وەتانێکی کوردیەکە وەتانەکەش وەک چۆن ناوە باڵێ ئەمە وەتانی مقدەسی خۆمان ئەمانە هەمووی وشەی ناو ئەو ڕۆژنامەیان کە منێ خوێنبەوە باس لە خەڵکی کوردستانە کەوەکو فەرزەندەی وەتەن ینی مناڵانی وەتەن فەرزەندە وشەیەکی فارسیە لە وەکوتم دوایەوە لە ژمارەیەکدا باسی کوردیە دەکات وەکو جۆرێک لەو ئەو فۆرمی پەیوەندی کە خەڵکی کوردستان بەیەکەوە کۆکاتەوە لە ژمارەی دووەما بێ بە کوردایەتی باز لە ئیستیقلالی کوردستان حقوقی میلی ویژدانی میلی سلێمانی وەکو پایتەختی حکوومەتی کوردستان کوردستانی جنوبی ئەو دەستەواژەیەکە هەر لەو لە هەمان ڕۆژنامەدا هاتووە کە یەکسانێکە بە ویلایەتی مووسڵ بەغدا لەو ڕۆژنامەیەدا وەکو وڵاتی ئەجنەبی ناوەبرێت ئەم ڕۆژنامەیە لە 1920 یعنی سەرەتای بەکارهێنانی چەمکی کوردیەت یا کوردایەتی ئەگەڕێتەوە بۆ قۆناغا کە تێیدا نەپەیوەندی بە شۆڤێنیزمەوەیە نەپەیوەندی بە ڕاسیزمەوەیە نەپەیوەندی بە فاشیزمەوەیە بەڵکو پەیوەندی بە دروستبوونی گوتارێکی تازە و دروستبوونی زمانێکی تازەوە هەیە لە قۆناغێکە کە تێیدا ئیمپراتۆری دەکاڵەوەشێتەوە و کۆمەڵە دەوڵەت دروستە بن بە کورتیەکەی آخر خاڵکە بمەوێسە باسی بکە ئەوەیە ئایا کورد یەک مەسەلەی هەیە یا زیاد لە مەسەلەیەکی هەیە من ڕای مشخصی من باوەڕم بەوە نییە کورد یەک مەسەلەی هەبێت ینی ئێمە 4 پارچەی کوردستانمان هەیە 4 کێشەی جیاوازی هەیە 4 مەسەلەی جیاوازی هەیە بەڵام خاڵی هاوبەش چییە؟ خاڵی هاوبەش ئەوەیە کورد لە هەموو پارچانەدا کەمینەیە و کورد بە درێژایی مێژوویەکی درێژی خواستە سیاسی و کولتوریەکانی کراون بە کێشەیەکی ئەمنی بەڵام بە ڕێگای جیاواز لە تورکیادا سیاسەتی توانەوە پیاکراوە لە عێراقا هەر لە سەردەمی هینەوە بریتانیاوە جۆرێک لە پێگە بۆ کورد دروستکراوە لە ئێرانە بیناوبین بووە مەسەن کەمالیزم مۆدێلی کەمالیزم پرۆژەی توانەوە و ئینکارکردن و هینە مۆدێلی ئێرانی ئینکارکردنە بەبێ تواندنەوە و مۆدێلی عراقی ناسیۆنالیزمی عەرەبی نیشتیمانی پەروەری عراقی دانپیانانی ناتەواو هەندێک جا سەر کاغەز بێمافکردن لە واقعدا و لە ناوبردن ینی لە عملیاتی ئەنفا لە پرۆسەی بە عەرەبی کردن و بە باسی کردن و بەمانە بەشێک بۆ لە مێژووی کورد لە عێراقا بەڵام ئەمەی کەم باسیەکەی مانای ئەوە نییە مەسەلەن پارتە سیاسیەکانی کوردستان عێراق غەڵەتیان نەکردووە عەقڵیەتی عەشیرەتیان دیە خێزان تیا سەروەرنیە و بابەتشان لە من باس لە کێشەکەکەم لە ناو چوارچێوەی ئەو دەوڵەت نەتەوەیاناکە لە هینەکە دروستکراوە مۆدێلی سووریا ئێمە زانین ئەوانیش لەسەر ئینکارکردن و لە هاوڵاتی خستنن ینی لە شەستەکانە ژمارەیە کێچگا زۆری کوردی تورکی سووریا هینیان لێسەندەوە ناسنامەی سووری بوونیان لێسەندەوە و دۆخەکە ئەمڕۆ بۆ دۆخ بۆ شێوەیەکە باسم کرد ئەی بە کورتەکەی ئەمە ئەو خاڵانە بوو کە پێم وا بوو گرنگە لەم هینەی ئێسادا باسی بکەم هیوادارم بەڵامەکو بۆتم بەیان فریانەکەوتم زۆر شت باس بکەم زۆر شت ماوە باسی بکەم ئەمە سەعاتێک قسەکردن بوو من سەعاتێک و 10 دقیقە قسەم کردووە 10 دقیقە 12 دقیقە بەڵام ئەمە خۆی من کۆرسێک بێ لە جامعە لە جامعە ئەمستردام لەسەر مەسەلەی کورد لە سەدەی 21 سەعاتە ینی 21 سەعات وانەوتنەوە و مناقەشاتە ئەمە هینێکی کەمی بوو هیوادارم سوودێکی بوو بێت زۆر مەریوان دەست چاو خۆشی بۆ ئەو سیمینارە بە وردی باست لە ڕۆ مێژوویەکەی کردوە لە ڕووی فکریەوە لە ڕووی سیاسی وەروەها تەسیراتی ئەدەب و تەسیراتی زمان و هەروەها چاپەمانی لەسەر گەشەکردنی ناسیۆنالیزمی کوردی و دواتریش ئەو دابەشکاری کە ناسیۆنالیزمی کوردی لە چەند پارچەیەکی کوردستاندا زۆر نامەوێت قسە بکەم ئەگەر برادران قسەیشان هەبیتەن نامە بنێرن یاخود بە ڤێرچۆڵی دەستیخوان بەرزکەنەوەی دەرفەتیان بدەینێ تەنها ویستم کاک مەریوە یەکشت بڵم لەسەر مەسەلەیەوەی کوردایەتی وەک زوتنەوەیەکی کە خەباتەکە لە پێناو ئازادی و مافەکانی گەلەکەی بەتابەت ئێستا بڵین 3 پارچەی کوردستان هێشتا وەک پارچەی هەرێمی کوردستانی عێراق نین
کە ئازادی تێدا بووە لە ڕووی دەستوریەوە مافەکانی کورد تێدا جێبەجێ بووە کورد خۆی یعنی من ناتوانم بڵێم ئێستا لە عێراقدا کێشەیەک نییە بە ناوی کێشەی ئێتنی کوردی وەکەوەی کە لە ئێران و لە سووریا و لە تووشیادا هەیە لەبەرەوەی ئاعترافێکی ئەم عێراقی هەم نێودەوڵەتی بە کوردکرایەوە لە ڕووی دەستوریشەوە هەمومان باشە زانین لە ڕووی دەستوری کوردستانەوە ئەم کوردایەتیەی کە لە ئێران هەیە لە پارچەی ڕۆژهەڵات یاخود لە ڕۆژاوا یاخود لە باکووری کوردستان لە تورکیا ئەو پرۆسەی ناسیۆنالیزمی کوردی یاخود پرۆسەی کوردایەت هەرچەندە ڕۆژاوای کوردستان لەگەڵ پەکەکە کەمتر ئەو چەمکی کوردایەتی وەک چەمکەچی میلی بەکاردی نەک وەک چەمکەچی سیاسی لەبەرەوەی خۆت باس کرد باس لە کۆنفیدرالیزمی دیموکراتیکەکەن کە تێدا نەک هەر ئەوان بڕوایان بەوە نییە کە تەنها نەتەوەیە کەوێ بە ناوی نەتەوەی کورد بەڵکو بڕوایان بە نەتەوەیەکی گەورەترە لە چوارچێوەی بێ ئەوەی سنوورەکانی دەوڵەتەکان دەستکاری بکرێت هەمووان پێکەوە کەونمونەی کە یعنی ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە ڕاستە ڕۆژاوا هەیە وەکو کورد بەڵام عەرەب لەوێ هەیە نەتەوەکانی کێشەیە بەڵام لە هەرێمی کوردستانی عێراقدا لە دوای نۆدویە کە ئەو پرۆسەی لە بری ئەوەی کوردایەتی وەرژێڕێ بە پرۆسەی نیشتیمانسازی پرۆسەی دروستکردنی بیرۆکراسیەتێکی دیموکراتیک پرۆسەی دروستکردنی حکومڕانێکی دیموکراتیک ئەو گوتارە هەر بەکاردێ ئەو گوتارە هەم بەرامبەر حتا بەرامبەر کەمایەتیان نەتەوەیەتیەکان دیکەش بەکاردێ بۆ چەسانەوەیان بۆ وێرانکردنیان بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی ڕابردوودا مونا قەهوەچی کە بێتە سکرتێری پەرلەمانی کوردستان لە ڕێی دەنگدانی پێشمەرگەی پارتیەوە لە چۆمان ئەو حیزبە دەرەچێت ئەوە لێرەدایە کە ڕەخنا لە خودی ئەو ناسیۆنالیزمە دێتە دروستبوون کە لە هەرێمی کوردستانی عێراقدا دروستە و بنمونە ئێستا ئەوەی کە پارتی بە ناوی کوردایەتیەوە قسە یعنی کۆمەلگای دابەش کردووە ئەوەی کە لەگەڵ من بێ ئەوەی ترەوە ئەکرێت یعنی خۆی ناسیۆنالیزم ئیش لەسەر چییە ئیش لەسەر منی پاچی بێگەرد و ئەوی تری پیس و منی نیشتیمان پەروەر ئەوی خائین و منی دروستکرد ئەوەی کە من خەونێکم هەیە دەوڵەت دروستەکەم و سنوور دروستەکەم و ئەوی دیکەی کە تێکەدا لەبەرەوە بەرمونە ئێستا چێ هەیە یعنی لەناو ئەوەی کە هەرچەند جارێککە لە نێوان کۆتێشن مارچی دابنین کوردایەتی پارتی دیموکراتی کوردستان چێ هەیە تەنها پارتی هەیە هەر لەبەرەوەشە بەرمونە ینی با بگەڕێنەوە سەر لە کاتێکدا کە داعش دێ لە ئێزیدیەکانەدا یعنی کە ئێزیدی جینۆسایدەکە لەبەرەوەی ئێزیدی سوننەی موسڵمان نین و جیاوازی هەیە لە ناو تێڕوانیان لەگەڵ مەسەلەی کوردایەتی و لەگەڵ مەسەلەی پارتیدا پارتی نام پارێزی یعنی پێشمەرگ یعنی ئێستا تۆ تەماشاکە ئێمە پێشمەرگەیەکمان نییە کە پێشمەرگەی کوردستان بێت لەبەرەوە پارتی ئەوەی کە و ڕەخنانەی ئەوڕۆکە لە کوردستانە گیرێ لەسەر مەسەلەی کوردایەتی و لە مەسەلەی ناسیۆنالیزم هێندەی ڕەخنا لەو ئەزمونە ئەژیرێ کە لە دوای 91 دەست پێکاوە بە تایبەتریش پارتی دیموکراتی کوردستان گەشەی پێدا لە چەند ساڵی ڕابردوودا هێندە ئەو ڕەخنەیە نییە کە لە ڕابردوودا گیرە هەرچەندە یعنی مێژووی هەر بزوتنەوەیەکی چەکداری ڕزگاری خوازی یان ئازادی خواست لە دنیادا پڕە لە توندوتیژی پڕە لە خوێن ڕشتن بە هەمان شێوەش لە مێژووی ڕزگاری خوازی کوردستاندا پڕوە لە خوێن ڕشتن پڕوە لە یەکتر تۆمەتبارکردن پڕە لە شەڕی ناخۆ هەموو شتانە بەلایەک بەڵام ئێستا کە ڕەخنە لە مەسەلەی کوردایەتیە گیرێ لەو چوارچێوەدا کە خەڵک ڕەخنەگیرە لە زمنی ئەوانیشدا منی شێکەکەم کە زۆردا ڕەخنە لەو جۆرە کوردایەتیە گرین کە هێشتا کوردایەتیەکە کوردایەتیەکی زۆر ئێتنیکە و کوردایەتیەکە کە بنەما یعنی دیموکراسی تێدا کەمتر بەجارم باید یەکشت لەسەر بڵێم ئەمە دیسکۆرسێکی باوە زانی یعنی ئێمە یا قسەی زانستیەکەی لەسەرم دیاردانە یاخود نییە قسەی ئایدۆلۆژیەکەین و دوژمنێک دروستەکەین کەلیمەیەکە دۆزینەوە شەڕ بۆ کەلیمەی ئەفرۆشین یعنی ئەمڕۆ شەڕێک ئەفرۆشێ بە وشەی کوردایەتی یعنی نییە ئەکرێ بە شەیتانێک ئیتر تۆ بەس بەڵێ ئێستا مەسەڵەن قسانەی من نییە کەمووی کردم ئەمە نییە
هەمووی بەزەونە بەڵام کوردایەتی خراپە ئیتر تەواو هەمووی تەواوە زانی نییە بەس کەوتە لەگەوتت کاکە تۆ بەغەڵەت لە کوردایەتی تێگەیشتویت ئەگەر کوردایەتی یەکسان بێ بە ناسیۆنالیزم ئەگەر ناسیۆنالیزم وەکو ئەوی من لێرە لەم 5 هەفتەیەدا باسم کرد پرنسیبێکی سیاسی بێ تێیدا داوای جۆرێک لە سەروەری سیاسی بکەی بۆ گروپێکی ئەتنی یا کولتوری کە خۆی بە جیاوازە زانیە ئەو کاتە چەمچی سەرەکی لە ناو ناسیۆنالیزمدا چەمچی نەتەوەیە و چەمچی نیشتیمانە ئیترە مێنێتە سەرەوەی ئەم نەتەوەیە چۆن پێناساکەی تۆ ئەتوانی ئەم نەتەوەیە وەکو نەتەوەیەکی دیموکرات پێناسە بکەی وەکو نەتەوەیەکی پلوڕال پێناسی بکەی یعنی بەسەوەکو نەتەوەی فەڕەنسی وایە نەتەوەی ئەڵمانی لە نەتەوەیەکی کولتوریەوە بە نەتەوەیەکی سیاسی پلوڕال شتێکەیە ناوی نەتەوەی هۆڵندیە کە نەتەوەیەکی پلوڕاڵە ئەمە هەیە یاخود ئەتوانی نەتەوە بە شێوەیەکی ڕاسیستی وە شێوەیەکی فاشیستی پێناسە بکەیت هەردوو ئەگەرەکە هەیە ینی نیە و لە بینی ئەو دوو ئەگەرەشە ئەگەر لە بینیانە بەگەری درەیە لۆجیکی ئیشکردنی پارتی دیموکراتی کوردستان و چەمچی سەرەکی لە ناو عەقڵیەتی ئەم پارتە و لە ناو سیاسەتی ئەم پارتە چەمچی بنەماڵەیە نەتەوەیە نە نیشتیمانە نە کوردبوونە نە کوردایەتیە کوردایەتی بۆ مەفهومی کە من باسم کرد یعنی یەکسان بێ بە ناسیۆنالیزم چەمچی سەرەکی و ئەوەی کە ئاراستیانەکات بریتە لە بنەماڵە خێزان بە پلەی یەکەم خێزان هەموو بنەماڵەژنا خێزان اینجا دوای ئەوە بەشێک لە بنەماڵە اینجا بەشێک لە خێڵ دوای ئەوە پارتی سیاسی اینجا پارتێکی سیاسی کە مەکتەب سیاسیەکەی وەک داشی داما لە بەردەستی بنەماڵەی سیاسیا بن و دوایتر دروستکردنی نوخبەیەک بە دەوری ئەم ناوکەیە ئەم ناوکە خێزانی بنەماڵەیە و ناونانی ئەمە بە ناسیۆنالیزم ئەزانی وەکو چیە وەک وایە بە تۆ بە سەلاجە بڵێ تەلەڤیزۆن بە بەفر بڵێ خوێ ئەزانی ئەوایە ینی نییە ینی ئەمەی کە پارتی بەرامبەر بە یەزیدیەکانی کات لە منطقی ئەوە نایکات ئێمە کوردین و ڕحمان لە یەزیدیە لە لۆجیکی ئەوە نایکات کە یەزیدی کوردنین و شتێکی ترن و بە ئێمە بچین لە ناویان بەرین لەوە نایکە کە ناچێت بەدەم یەزیدیەکانەوە بەشێکە لە پلانێکی ئیقلیمی گەورە کە تێیدا شتێک بە ناوی دەسەڵاتی سونیۆ لە ناوچەکە لە بینی تورکیا و وڵاتەکانی تر و داعش و ئەمانە بە تەمابوون دروستی کەم بەشێک بوو لەو هینا لەو پرۆژەیە یعنی ئەزانیی ناونانەکە کە تۆ ناود نابە کوردایەتی و بە ناسیۆنالیزموانەوە ناڵێت تێی بگەی لە دیار دەکات لە دیاردەکە تێناوی یعنی خۆی ناونان بەشێکی گرنگی ناونان لەوەدایە کە هاریکاری بکات تێبگەی لەو دیاردەیە بەڵام ئێستاکە ئێمە پێمان وابێت پارتی دروستکەر و داهێنەر و تعبیرکەری ژمارەیەکە لە کوردایەتیش یەکسانە بە دژایەتیکردنی عەرەب دژایەتیکردنی شیعە دژایەتیکردنی یەزیدی و یەکسانە بەوەی کە تۆ میلەتەکانی تر وەکو میلەتی دەرەجە دوو و ئەوانەی کە لە کورسان ئاژین وەکو کۆیلە مامەڵە بکەی ئەمە ینی ئەمە نییە ئەمە دەزانیت چیە قسەی سەر جادەش نییە زانی کاک مەریوان لەبەرەوەی کاگەراز دیارە دەستی بەرزکردی تۆ قسەی هەیە بەڵام چێ تەبەنی ئەوە ئەکا لە کوردستاندا ینی خۆ ئەگەر بەو جۆرە بێ کەواتە و کات ئەمە لەین وەڵا ناسیۆنالیزمی تورکیش ناسیۆنالیزمی فارسیش و ناسیۆنالیزمی عەرەبیش هەر کۆمەڵی خێڵ و کۆمەڵە کەسایەتی بوونە کە دواتر تەبەنیان کرد و دواتر بۆتە فاشیزم و دواتر بۆتە ڕیسیزم کێشەکە لەوە دانیە کە کێشەکە لە خودی چەمچی ناسیۆنالیزم دانیە کێشەکە لە خودی ئەوانەدا کە دێن تەبەنی ئەوەکەن تەوزیفی ئەو ناسیۆنالیزمەکەن و پێشی ئەخن ئەوە یعنی خۆڕاست ئێمە باسی ناسیۆنالیزمێکەکەین لە کوردستاندا زۆربەی خەڵکی کوردستان خوێنی لە پێناوڕشتێ قوربانی لە پێناودایە بەڵام دواتر ئەمە گروپێک دێ ئەمە ئەقۆزیتەوە و ئەمە بەکارهێنێ بۆ چەسانەوەی ئەوانی تر بۆ خۆسەپاندن ئەوجا ڕاستە ینی ئەگەر ئێمە ناتوانین بڵێن پارتی هێزێکی ناسیۆنالیستی لە کاتێکدا مەسعود بارزانی و پارتی
ساحبی پرۆژەی ڕیفراندۆمی هەرێمی کوردستانن و ڕیفراندۆم و دروستکردنی دەوڵات قیمەی ئەوەیە کە تۆ یعنی ناسیۆنالیزم یەکێک لە ئامانجە سەرچیەکانی ناسیۆنالیزم دروستکردنی دەوڵاتە لە ڕێی ڕیفراندۆمەوە یاخ لە ڕێی شەڕۆیان لە ڕێی هەر شتێکەوە ڕاستە تۆ من ئەزانین ئەم ڕیفراندۆمە چۆن بۆ قسەمان لەسەر کردووە و چ ڕیفراندۆمێکی دروستکرا بووە و ئامانجەکە مەسعود بارزانی بوو ئەیویست جارێشتر بمێنێتەوە بەڵام دوجار چی بەکارهێنا چەمکێکی بەکارهێنا کە چەمچی ئەو کە ئێمە کوردین جیاوازین نامانەوێت لەگەڵ ئەوانە بژین و ئەوانەی کە لەگەڵ ئێمە نین خائینن جاشن و خیانەتکارن لە نیشتیماندا با بچینە لای کاک ئاراس فەرموو کاک ئاراس زۆر سپاس بۆ کاک مەریوان بۆ ئەم سێمینار و سپاس بۆ تۆش کاک کەمال و سلااو لە هاوڕێیانیش وڵی من ئەوەیکم هەیە تێبینیەکم هەیە لەسەر ڕاستەکەی تالیقەکەی کاک مەریوان و قسەکەی توش کاک کەمال کە ئەڵێ ئەوەش کێشە لە ناسیۆنالیزم خۆی دانیە لەو کەسانەدایە کە گوتاری ناسیۆنالیزمیان هەگرتیا من وەک خەباتێکی نەتەوەی لۆ بەدەستێنانی ماخ نەک دواتر عمرانی زۆر سپاس ئۆکەوی دێمەوە سەری ناسیۆنالیزم بەڕێی من ڕخنەگرتن لە ناسیۆنالیزم وەکو کاک مەریوان دەری شەرفرۆشتنە بەڕاستی بەڕێی من شەرفرۆشتن نییە ینی ڕخنەیەکی عەقلانیە چونکە ئێستاگە لە کۆنتێکستی عێراق ببینین لۆژیکی ناسیۆنالیستی کوردی دەبێتە دەربەست لە دروستکردنی عێراقێکی نانۆ ناسیۆنالیستی عێراقێکی فرەنەتەوە ئەمە وا دەکا مەسەلەن گێمە دەست بە بیری ناسیۆنالیستی بگرین بە توندی ئەمە وا دەکا هەمیشە لە عێراق هێزێکی کە بەرامبەر کورد هەبێتن کە دەست بە ناسیۆنالیزمی عەرەبیەوە بگریتن کە لە دەرئەنجامدا عێراق ئەکاتەوە بە وڵاتێکی عەرەبی تۆش پێگەی کوردی ئەمە پێگەی کوردی لە ڕووی کولتوری لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە هەموو شتێکە ئەزانین و لە ڕووی جیۆپۆلیتیکیش یعنی کورد سارێکی نییە لە عێراق ئین لاگەرە بێت هەوڵ بدا ینی کۆنسێپتی خۆی لۆژیکی ناسیۆنالیستی خۆی بکاتە لۆژیکێکی عێراقیانە یعنی ناسیۆنالیستی عێراقیانە کە عێراقێک هەموو شوناسی هەموو نەتەوەکان دەپارێزێ و نوێنەرایەتی و بەرژەوەندیشان دەپارێزێتن لەبەرەوە پێم وایە لە ئێستا ڕخنەگرتن لە کوردایەتی ڕخنەیەکی زۆر عەقلانیە و دەبی بەو لە سونگەی بەرژەوەندی و لە ڕوانگەی بەرژەوەندی ئێستا بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی داهاتوش لەو سونگەیەوە شیکردنەوەی بۆ بکریان ببیندرێت زۆر سپاس گارازخوا بەس بەجامەزایکە گاراززانینیا مەسن من قەنعات بۆیە ڕاست دەکەی زانی یعنی هیچ لۆجیکێکی ناسیۆنالیستی ئەتنی لە عێراقا چ لای کورد چ لای سونەی عەرەب چ لای شیعی عەرەب و لۆجیکی تائیفی و لۆجیکی ئەمەی پێوترە سێکتاریزم ئەمانە هیچ کێشێکی ئەم وڵاتیان پێ چارەسەر ناکرێت هیچیان ناسیۆنالیزمی کوردی بە مەفهومە ئەتنیەکەی بۆی چارەسەرەکرێ ناسیۆنالیزمی عەرەبی بە ڤێرژنە سونیەکەی و ناسیۆنالیزمی نیمچە دینی شیعەکانی تائیفی لە عێراقامیان بۆ کرێ هەمووی پێویستی بە ڕەخنەکردن هەیە و ئێمە پێویستمان بەوەیە عێراق بکەین بە دەوڵەتێکی بیک نەتەوەیەکی پلورالی تا دروست بکەین نەتەوەیەکی پلوراڵ بەو مەفهومەی کە نەتەوەکە نەتەوەیەکە بێ ناوی نەتەوەی عێراقی بێ ئەو نەتەوە عێراقیە بە یەک ڕادە و بە یەک بڕ نوێنەرایەتی هەموو دانیشتوانی سوکانی عێراق بکە ینی ئەمە ئەو چارەهینەیە باشترین چارە نووسێکە کە لە عێراقا بێ ئەمە بە چیا تێپەڕێ بەوا تێپەڕە بێ کە تۆ ڕخنەی ئەو ڤێرژنانەی ناسیۆنالیزم بکەی کە ناسیۆنالیزمێکە لە ڕاسیستیە فاشیستیە نازانم چیە ئەمانەی ئەزانی بەڵام دیوی ئەم حکایەتە چییە دیوی ئەم حکایەتە بریتە لەوەی کە تۆ پێت وابێ عێراق ئەمڕۆ لە بەردەمی دروستکردنی ئەو پرۆژەیە یعنی پێت وابێ ئەگەر کورد لە کوردستاندا ناسیۆنالیست نەبوو لە هەر فۆرمێکی وەریەگریت نەبوو ئەوە پرۆسەی دروستبوونی ئەو عێراقا پرۆسەیەکە ئەگەری مێژووی بەهێزی هەیە بکەری هەیە و ئەتوانێت بکرێت
بەڵام ئەمە دۆخەکە نیە کاکارە سەزانی ینی لە هەموو عێراقا بکەرێکی دیموکراتیکیان نیە لە هەموویە لە نە کووردا نە لە عەرەبە نە لە عەرەبی سونیە نە لە عەرەبی شیعانە لە تورکمانە یەک بکەری دیموکراتی لە وڵاتە بوونی نییە یەک هێزی دیموکراتیکیان نیە و هەر هەموو هێزەکان یا هێزی تائیفین یا هێزی دینین یا هێزی ئایدۆلۆژین و یا هێزی وەکو لە نەمەتی پارتی وێچەتی و بزوتەوەی گۆڕانەوە بابەتە شتانە نزانی لەبەرەوە پرۆژەکە لە ئەساسا ینی پرۆژەی دروستکردنی دەوڵەتێکی وەکو ئەوەی کە باسەکرێت وڵاتێکی پلوڕال و نەتەوەیەکی پلوڕال لە مەحاڵ نزیکە زانی ئەمە خاڵی دووهەمیان ئەوەیە ینی بە درێژایی ئەو مێژووی کە ناونراوە مێژووی کوردایەتی ئەوە کاکە دروشمە مەرکزیەکانەوە بووە دروشمە مەرکزیەکان بریتی بووە لە ئۆتۆنۆمی بۆ کوردستان و دیموکراتیت بۆ عێراق ینی تۆ وڵاتێکی دیموکراتی دروستەکەی کە ناوی عێراقا لە ناو ئەو عێراقەدا شتێکە بێ ناوی سەربەخۆیی بێ بۆ کورد باشە تۆ توانیت دەوڵەتێکی پلوڕاڵە دەبێ بەڵام بەشێک لە خەڵکی وڵاتەکە بڵێ ئێمە ئەمانەوێ پەرلەمانی خۆمان بێ بڵێ نەخێ نابێ پەرلەمانت دەبێ یعنی مثلا لە بەلجیکا 72000 ئەڵمانی هەیە پەرلەمانی خۆیان هەیە حکوومەتی خۆیان هەیە بەشێکن لە دەوڵەتی بەلجیکیش یعنی ئەکرێتەوە شەرفرۆشتن بە پارتێکی سیاسی دیاریکراو لە ناو کوردستانە یەکسان بکەی بە شەرفرۆشتن بە پرۆژەیەک کە خەڵک بیاوێت بە شوناسی ئەتنی خۆیان فۆرمێکی دیموکراتی بەخشن لە بۆ نمونە لە فۆرمی بوونی هەرێمەکە لە فۆرمی بوونی پەرلەمانێکە و ئەموشی لەنا ئەو چوارچێوەی ئەو دەوڵەتە دیموکراتیە ئەو نەتەوە پلوڕاڵەیە ئێمە ناکرێت لە کوردستانە زانی چییە بیرکردنەوەکان بیرکردنەوەی ڕەشوسپی بەغا باشە ئەوە ئایندەی ئێمەیە کوردایەتی خراپە هەرێم خراپە کوردستان خراپە ئەم لۆجیکە زای لۆجیکی شەرفرۆشتنە بە کەلیمەکە ڕۆجیکی بیرکردنەوەیەکی سیاسی لە پشتەوە نییە کە لە دۆخە بێژوویەکە تێگەیشت بێ یعنی لەوە تێگەیشت بێ عێراق ئەتوانیت ئێمە بیکەین بە عێراقێکی پلوڕالی نەتەوەیەکی پلوڕالی تا دروستکەین سیستمێکی دیموکراتی تا بێ بەڵام تۆ کە سێری ناوەندی سیاسی و بکەرە سیاسیەکانی ناوکایی سیاسیەکان پێکەی یەک بکەری سیاسی دیموکراتی تاێ یەک لەوانەیە کاک مەریوان لەوانەیە خەڵکەکەی ینی بڵێن ئەوانەی کە بەخوان ئەڵێن ڕۆشنبیر میدیاکار نووسەر ئەکادمیا خۆشبەختانە لە عێراقدا هەیە ینی من لە چەند وەرکشۆپێک لەگەڵ گروپێک لە عێراقیەکان بوومە ئەکادیمین ڕۆژنامە نووسن نووسەرن چالاکی مەدەنین بەڕاستی ئەو کێشە ئەوەی کە ئێمە لە کوردستاندا بەدەستیەوە ناڵین ئەوانیش بە هەمان شێوە کەواتە ڕاستە لەسەر ئاستە سیاسیەکە ناکرێت لە ئێستادا عێراق دیموکراتیزە بکرێت بەڵام لە داهاتوودا لە ڕێ ئەو خەڵکەی لە ڕێ ئەو جێنەراسیۆنە نوێی ئەو نوێی کە لێرە ئێستا لە عێراقدا هەیە ئەکرێت دیموکراسیە بکرێت و یعنی لەنا ئەو جەنگەڵی کە لە عێراقدا هەیە ئەو نوێی نوێ دروست بووە کە بڕوای بە دیموکراسیە ئیش لەسەر چەمچی مواتنە ئیش لەسەر مەسەلەی ژینگە مەسەلەی مافی مرۆڤ مافی ژن مافی منداڵ چی پێڵێن تەندروستی بۆ هەمووان خوێندنی بەخۆڕای ئەو چەمکانە ئەو دیدانە کە لە عێراقدا ئەو ڕۆ لە گەشەکردن بەڕاستی پێم وایە پێویستە ینی لە هەر شوێنێکەوە گەشان پێ بدرێ لێو ژەخان وابزانم تۆ دەست بەرز کردوتەوە نازانم کاگەڕاز ئەتوش دەست بەرز کردی تۆ ئەتەوێت زیاتر قسە بکەی یاخود نافەرموو لێو ژەخان ئەم کاتتان باش هیوادارم هەموو لایەک تەندروست باش بن دەمەوێت لەسەرەوە قسە بکەم کە ئەو بیرەنەتەوە پەرستی کە بیرەنەتەوە پەرستی کوردی کە لە عێراقدا هەیە هەتاوەکو ئێستا هیچ شتێکی نەخۆڵقاندووە جگە لە کروزانەوە لە کروزانە وەک ئەوەی کە ئێمە بڵین ها ئێمە داگیرکراوین ها ئێمە وامان بەسەر هات ها ئێمە تووشی ئەنفال بووین ها ئێمە جینۆساید کراین لەوە بەدەر هیچ شتێکی دیکەی نەبووە شتێک نەبووە تاوەکو پارێزگاری لە شوناسی کوردی پێ بکرێ بەڵکو وێرانتری کردووە ئێمە وەکو لە چوارچێوەی عێراقدا هەر بەڕاستی کاتی کروزانەوە بەسەرچوو لە ماوەی 30 ساڵدا نەمانتوانی خۆمان بسەلمێنین ئایا ئێمە چین باشە ئێمە داگیر کراوین بەڵام لە چوارچێوەیەکدا بووین نیمچە سەربەخۆیەکمان هەبوو بۆ نەمانتوانی ببین بە نمونەیەکی گەورە بۆ عێراق
گریمان عەرەبەکان ناتوانن و دیموکراتیە بخۆقێن بەڵام ئێمە بۆ نەمانتوانی بخۆقێنین. هەروەها ئاماژە بۆ قسەی کاکاراس بدەم باسی ئەوەی کردکوتی چەمکی نەتەوەپەرستی پێویستە ڕەخنە بکرێت. هەر بەڕاستی پێویستە لە وڵاتێکی وەکو عێراقدا چ چەمکی نەتەوەپەرستیە یانەوەتە چەمکی تائیفی و جیاوازی دینی ئەوانە کە بۆتە هۆی بربەرەکانی نێوان پێکاتەکانی عێراق ڕەخنە بکرێت لەبەرەوەی لە وڵاتێکی وەکو عێراقدا کە لە هەموو ڕێکەوە جیاوازە هەم لە ڕووی ئایدۆلۆژی هەم لە ڕووی دینی هەم لە ڕووی نەتەوەی عێراق وڵاتێکە پڕە لە سروشت و سەرچاوی سروشتی جیاوازرێ بە هەمان شێوە. ئەو عێراقە کە گەربێت و خەڵکێکی هاو ئاهەنگ پێکەوە ئیش بکەن جوانترین نمونەی پێکەوە ژیانی لێ دەخڵقێت، نمونەیەکی گەورە دەبێت پێشەنگ دەبێت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لەبەرەوەی وەکو ئاماژەم پێدا پڕە لە شتی جیاواز. هەر بۆیەوە پێم وایە کاکەمالیش ئاماژەی پێدا نەوەیەکی نوێ لە عێراقدا هەیە کە باوەڕی بە پێکەوە ژیانی هەموو پێکاتەکان هەیە ئیش لە سەرشتی تازە دەکەن وەکو خۆم وەکو بڵێم جیلێکی ئەو سەردەمەی کە تازەم پێم وایە پێویستە ینی ئەوەی کە بۆ نمونە لە هەولێر ڕووبدا یان لە بەغدا ڕووبدا یان لە بەسڕە ڕووبدا من لێی بەرپرسیارم ئەوەی کە خۆی لە بەرپرسیارەتی دەستێتەوە ئازاد نابێت. ئازادی بەرپرسیارەتی دوو ڕووی یەک دراون. لەبەرەوە پێم وایە کە لەگەڵ هاوڵاتیەکی بەغدادی و بەسڕایی پێکەوە دەتوانین هاو ئاهەنگ بین تاوەکو عێراقێکی دیموکرات بۆ بەیەکسانی بۆ هەموو جیاوازەکان دروست بکرێت و بنیاد بنرێت. زۆر سپاس دەستا خۆش بێت. زۆر سپاس. کاگەڕا دووە بزانم ڕستەیەکت هەبوو ئەگەر بەر لەوەی کاگرەبوار دەست پێ بکات چکە تەسەوڕەکەم کاگرەبوار دووسێ دەقیقە زیاتر بخاین ئەگەر یەک ڕستەیە فەرموون. وڵی هەر یەک تعلیقی بچووک لە قسەکانی کاک مەریوان زۆر سپاس. لە ڕاستیدا کاک مەریوان من ویستم ئەوە بڵێم کە ینی ئەوەی ئێستا لە عێراق تۆ باست کرد ڕاستیەکەی منیش وشیاری ئەوم هەیە ینی ڕزانم ئەو کێشانەی کە عێراق پەیداگەیشتووە هەموو لە دەرەنجامی ئەو عەقلیەتەیە بووە کە ئێستا لە کوردستانیش بە گیوە کوردیەکەی هەیە بە فۆرمە کوردیەکەی هەیە لە بەغدا بە فۆرمە وڵی عەرەبیش تائیفی تر إلى آخره خۆت باست کرد. بەڵام ئەوەکەی من ئەوە بوو ینی کەمال و لاوژێ باش بوو تر بە قسەکانیان پشتگیری ئەو تێزەی من دەکەن کە ئەڵێم ئەبێ ئەو بازنەیە بڕوخێن دەبچین لەو بازنە بچووکە یعنی لە ناو کوردیشا لە ناو گوتاری کوردیدا ئینیسیاتیڤەک هەبێتن مبادرەیەک هەبێتن بۆ عێراقێکی پێکەوەی عێراقی فرنەتەوەی کە تیایدا هەموو شوناسەکان باسمان کرد باس نەگەڕێنەوە بۆی چکۆکو کەمال باسی کرد مبادرەیەک لە بەغدا هەیە جیلێک هەیە لە شارەکانی تر هەیە پێم وایە لەوێ هەیە مبادرێک ئێمەش ئەبێت لە کوردستان خۆشمان بەرپرس بزانین بەرامبەر گوتاری کوردی لێرەش مبادرێکی وا دروستکەین ینی ئەم بیرکردنەوەیە بەقووەت بکەین ئەم پژگیری ئەم بیرکردنەوەی بکەن و کەمال سەریاوە لە یەکە تاوەتر منیش دەست خۆش ڕاستیەوە خەریکە زۆری فەرموو کاگرێبوار. کاکە بە من زۆر قسە نەکەم مادەما هێشتا بوو من نەهێشتەوە ماشەڵڵا قسە باشتر ئینشاڵڵا دوو هەفتەی داهاتوو سیمیناری تو ئەو کاتە دوای زیاتر قسە ئاساییە وەڵا من پێشەکی زۆر دەستخۆشی لە دکتۆرەکەم بەڕاستی شتێکی زۆر نایە بوو شتی باشی لێوە فێر بووم هەستەکەم وجومێکی باش کرا سەری من لەگەڵەوە نیم بۆ شێوە ڕخنە لە سیمینارەکە بگیرێ بەڵام لە هەمان کاتە لەگەڵەوەش لەگەڵ قسەکانی کاکەمال و کاکاراز و لۆژەخانم بەڵام بەو شێوە ئۆپتیمیستی بەو شێوە گەشتبین نیم بەو شێوە زۆرە گەشتبین نیم کە عێراق دەکرێت بکرێتە عێراقێک هەمومان لە سایە بەحەسێنەوە چونکە ئێمە وڵاتانی ترمانێ لە ناوچەکە کە یەک نەتەوەیشی تایە تەنان لەگەڵ ئەو نەتەوەی خۆشیانە یا ئەو نەتەوە ئەو گروپی خۆشیانە دیموکرات دین بۆیە جێبەجێکردنی دیموکراسی لە ناوچەکە یا دیموکراتایزیشن لە ناوچەکە پرۆسەیەکی زۆر دوور و درێژە ناتوانین ئێمە بڵێن عێراق سەرکەوتووە بێ بە شێوەیەکی ئاسان تەنانەت ئەمریکایش نەیتوانێت دیموکراتایزیشنی بکات. بەنسبەت سیمینارەکەی کاک دکتۆرەوە من لەگەڵ یام کە کوردایەتی بە تایبەت بۆ کوردایەتی بە شێوە کەلتوریەکەی زۆر زەڕورە ئەوەی باسی کرد من 100% لەگەڵ یام و ئێمە ئەدوانی داوای کوردایەتی
سیاسیش بکەین لە ڕاستیە چونکە ئێمە چۆسێنراوێنێتەوە لە نێوان ئەو دەوڵەتانەوە کە ناوەندێکی بەهێزیان هەیە دژی کورد کە نەیان هێشتووە کورد خۆی بڕیان لەسەر بەڕێوەبردنی خۆی بدات یا شێوەیە لەسەر بەخۆی سیاسی هەبێت کەوابێ ئێمە من پێشەکی لەگەڵ کوردایەتیانی بە هیچ شێوەیەک بم کوردایەت بم فۆرمەی کە ئێستا یەوەکو کاک کەمالوتی بەڵام بۆ شێوەیە کاک دکتۆر باسی کرد دەکرێتەوە حەقە بە خۆمان بدەین ئێمەش وەکو نەتەوەکانی دیکەی ناوچەکە کە جۆرێک لەسەر بەخۆی سیاسی و کەلتوریمان هەبێت کە حەقێکی سەرەتایی شەتانانێت بەڵام ڕخنەیەکی بچووکی من لە کاک دکتۆر ئەوە بوو کە ڕوونی نەکردەوە زۆر ڕوونی نەکردەوە مەسەلەن بۆچی ئەمە ئێستا کوردایەتی نییە بۆچی بە شێوەیەکی سەرەکی کوردایەتی لە نێوان ئەم هێزە سیاسیانەوە ئەتکراوە یعنی ئەگەر تۆ دیفاع لە کوردایەتیەکەی بە شێوە باشەکەی دەبێت ڕوونی بکەیتەوە بۆچی ئیسەوای لێکراوەت پێویستیمان بە شێوەیەک لە ئازادکردنی کوردایەتی هەیە بۆ فۆرمەی کە ئێستا هەیە زەرەر لە کوردەدا لە ناوچەکە ئەوەی کە تۆ ڕخنە لە پێشەوەی بێمە سەر قسەکای تۆ کاک کەمال دەمەوێت پرسیار لە کاک دکتۆر بکەم ئەوش ئەوەیە ئایا ئێمە پێویستمان بەم جۆرە کوردایەتی هەیە دژایەتی کوردایەتی ئێران و کوردایەتی تورک و کوردایەتی عەرەبی پێ بکەین ئایا ئێمە سەرکەوتووە بین بەم شێوە نەک بەم شێوەی کە ئێستا پارتی نوێنەرایەتیەکە هات تەنانەت بە شێوە کوردایەتی ئەسیلەکەیشی باشەکەشی ئەتوانین دژایەتی ئەو ناسیۆنالیزمانی ناوچەکە بکەین یان بۆچی تیشکی نەخستە سەرەوەی کە ئێمە پێویستمان بە دامەزراوەی بوون هەیە زیاتر تاکو و کوردایەتی بوون تاکو ئیشکردن لەسەر کوردایەتی بۆ نمونە ئێمەمان توانین لە کوردستانی عێراق سیستەمێکی پێشکەوتووی باش جێبەجێ بکەین هەر بە شێوەیەکی کەمیش باسی کوردایەتی بکەین بیسەلمێنین بۆ ناوچەکە کە ئێمە زۆر جەخت لەسەر کوردبوونی خۆمان ناکەینەوە بەڵام بەڵکو جەخت لەسەر شێوەی بەڕێوەبردنی خۆمانەکەینەوە کە ئێمە جیاوازی لە ناوچەکە ئەمە یەک دوو بۆ مەسەلەی قسەکانی کاکەمال من 100% لەگەڵی من تەواوی ئەمەل بوومە لە کوردایەتی بم فۆرمەی ئێستا من 100% لەگەڵیان کە کوردایەتیمان لە ناوچەکە ناشرین کردووە ئەگەر ئێمە بمانێت دیفاع لە کوردایەتی بکەین ئەبێ پێشەوەی دیفاعی لێ بکەین ئازادی بکەین یعنی ئەبێ کاری سەرەکیمانەوەی بێت کە ئازادی بکەین تاکو دیفاعی لێ بکەین ئەوەی کێک بوو لەو خاڵانە و نازانم ئێمە دەبێت زۆر پشت بە بەغداد بوەسین بۆ ئەوەی عێراقێکی دیموکراسی بەرهەم بێنێ لە ڕاستیە ئەوە کارێکی بۆ من مەحاڵە نابێت زۆر گەشتبیمی بەرامبەرەوە و زۆر سپاسیشتان زۆر سپاس کاگرەوە کاک مەروان یەک کاکەڵۆ زۆر سپاس دەکا و دەستخۆشی گەورەکە لە سیمینارەکە و کۆمەڵێک سەرنجی هەن بەڕاستی تەسەوڕەکەم ئەگەر وەڵامی هەمویان لێ هیوادارم لە داهاتوو بەڵکو بتوانین لە فەیسبوک ئەگەر کاتە بوو بنووسی چکە داواکە زیاتر ڕخنە لە هێزە سیاسیەکان بگری لە پارچەکان دیکە و باسی ئەوەشەکە ئەگەر پێشبینی خۆی پێ بڵێ لەسەر پارچەکان و حیزبەکان بەگشتی و چارەنووسی کورد لە ناوچەکەدا و زۆر سپاسەکە لەوەی کە بەڕاستی زۆر فێر بووە و ئیسفادەی کردیە نازانم ئەگەر بتوانی کاک مەریوان لە ماوەی 2-3-4 ئەزانی ئەزانی بەعزە شت هەیە نییە زۆر خراپ بەیەکتی تێگەڵ کراوە زای ینی ئێمە شتێکمان هەیە لە کوردستانە ناوی مەسەلەی کوردیانیمانە لە عێراقا لە ئێرانە شتێکێ ناوی مەسەلەی کووردا لە تورکیا شتێکی ناوی مەسەلەی کووردا لە سووریا شتێکی ناوی مەسەلەی کووردا یا ئەبێ بڕۆمان بەوە بێت یا خۆ دەڵێ نەخێن نییە و دروست کراوە و ئەمە ئیش ئیمپریالیزمە و هەر کەسێکیش باسی کرد فاشیستە زانی ینی لەبینی ئەو دوو هەڵبژاردنا ئەگەر لەسەر ئەوە ڕێک ببین شتێکەیە ناوی مەسەلەی کووردا ئەم مەسەلەیە مێژوویەکی هەیە من مێژۆکەیم هەوڵدا لە سەدەی 19دا باسی بکەم چۆن دروست بوو لە سەدەی 20 چۆن دروست بێ مەسەلەی کورد ڕوویەکی هەیە ڕوویەکی کولتوریە ئەوەیە کە وەکوتم کوردبوونە ئێمە کوردین زمانمان هەیە ئەوی بە کولتوری خۆمانەزانین فۆلکلۆرە گۆرانیە مۆسیقایە نووسەرە نازام ئەدەبیات ئەم شتانەیە بەڵام دیوێکی تری هەیە دیوی سیاسیە نیە دیوە سیاسەکەی ئەوەیە کە تۆ کۆمەڵێک مافی سیاسی دەوێت ینی کوردبوون تەنها کولتور نییە
بەڵام کۆمەڵێک مافی سیاسیە. مافە سیاسیەکان چییە؟ مافە سیاسیەکان بریتە لەوەی کە تۆ بۆ نمونە ئەگەر ویستت لەو ناوچانەی کوردستانە کە زۆرینەی دانیشتوانەکەی کووردا بیانەوێ ئیدارەیەکی کوردی هەبێ لە چوارچێوەی عێراقا یاخود حتا تەنانەت ینی لە سەردەمێکی مێژوویە لە کاتێکە هەلومەرج بگونجێ دەوڵەتێکی لێ دروست بکەیت ئەمە ینی هینێک نییە تاوانێک نییە بڵێ بۆچی ئەم خەڵکە داوای کۆمەڵێک مافی سیاسیەکەن تاوانێک نییە بۆچی بڵێ خەڵکی کوردستان خۆیان بە یەکەیەکی سیاسی دیاریکراوە زانن ئەو یەکە سیاسیە پێویستە فۆرمێکی پێ بەخشرێ ئەوەی فۆرمەکەی چۆن ئەبێت ئێمە ناتوانین بە قەتعی بڕیاری لەسەر بین ئێستا مەسەلەن چۆن ئەکرێت ئەمە بەشێک بێ لەو پرۆژەی عێراق پلوڕەڵە بنەڵێم ئەمە ئەگەرێکی تیوریە بەڵام ئەگەرێکی تیوری تر ئەوەیە ئەکرێت ئەمە ببێ بە دەوڵەتێک ینی پێم سەیرە تۆ پێت بڵێ وڵا ئەم ئەگەرە تیوریە یەکسانە بە فاشیزم بەڵام ئەگەرە تیوریەکەی ئەوەی تریان کە ببێ بە بەشێک لە عێراقێکی دیموکراتی پلورالی مافی هەوڵاتی تیا بێت دەستگۆڕکەی دەسەڵاتی تیا بێت تایفەتی تیانەمێنێت ئەمەی تیانەمێنێ ئەویان ئین نییە ئەوە واقع و هیچ کێشەیەکی تیان نییە ئەزانانی ئێمە بەشی زۆری ئەو شتانی کە ئێڵین پشتی تیوریەکە ئێڵین ینی مینی وین نییە ینی یەکەم خاڵ ئەوەیە کورد دەرەقەتی ئەم وڵاتانە نهێت من لە پێشتری ژوتم نازم لە سمیناری دووەما بوو یەکەما بوو نازم باسیۆن کرد کورد دەرەقەتیان نهێت کاکە ئێمە سەدەیەک خەباتی چەکدارمان کرد نەتیجەکەی لە کورسانی خۆمانە ئەنفال بوو لە تورکیادا ڕووخاندنی ئەو هەموو دەیە بوو 2,000 1 ملیۆن و نیە 2 ملیۆن خەڵکیان برد هەموو بابوو تورکیا وڵایان کردەوە 20 ساڵ زیاترە من نووسینمەیە باز دەواکەم قۆناغی خەباتی چەکداری کۆتایی پێاتوە وازی لێبێنین بەڵام ئەوەی کە پێمان وابێت ئێمە مەسەلەن لە کوردستانە باسی مافی سیاسی نەکەین کە پەیوەندی بە کوردبوونەوە هەبێت و باسی کوردبوون نەکەین وەک فۆرمێک لە شناس جیاواز لە فۆرمی ئێرانی بوون یا عێراقی بوون یا تورکی بوون بەڵام بەشێک وەک ئەتوانیل نایە مەسەن تۆ لە بەلچیکادا خەڵکتەیە فەرەنسیم کاکەزانی خەڵکتەیە هۆڵندین بە ئەسڵیانی زمانەکان هۆڵندی خەڵکی بین ئەوانی ترتەیە ئەڵمانین بەڵام ئەوانە بەشێکن لە یەک شتێکی گەوریان بەیەکەوە دروست کردو ناوی دەوڵەتی بەلچیکە نیشن ستێتی بەلچیکە هەر یەکە پارچەیەکە لەمە بەڵام هەر یەکێکیشان لە ناویە سەربەخۆیی خۆی هەیە زمانی خۆی هەیە یاسای تایبەتی خۆی هەیە پەرلەمانی خۆی هەیە حکوومەتی بچووکی لۆکاڵی خۆی هەیە زانینە ینی ئەمە ینی ئەوەی کە تۆ ئەمە بسڕیتەوە بە ناوی ئەوەوە ئەمە کوردایەتیە و ئەمە ڕێگە لەو عێراقا ئەگرێت یا لەو تورکایە ئەگرێت کە دیموکراتە و مافی مرۆڤ پەیڕۆکات و هەمومان وەکو یەک تەماشاکە ئەمەم ینی ئەمە لە ڕووی تیوریۆ غەڵەتە لە ڕووی ئەخلاقیەوە هەڵەیە دیسان لەبەرەوەی تۆ کە خەڵکێک ئەوێت فۆرمێکی سیاسی دیاریکراو بۆ بەخشێ بەخۆی بە چه حەقێک تۆ فۆرمی لێسێنیتەوە ینی چ شتێک حەق بە زەلامێکە یا لە بەغا بە خەڵکی سلێمانی هەولێر بڵێ نەخێر ئێوە مافی ئێوە تەنیا هەرێمێ دروست بکەن یاخود لە هەولێرەوە بە خەڵکی بەسرا و نەجەف بوترێت ئێوە مافی ئێوە تانیەوە دروست بکەن لەبەرەوە ینی ئەمێنێتە سەرەوەی تۆ ئەو مافە سیاسیانی کە داوایەکەی لە چ چوارچێوەیەکە ڕێکێخەی ئەوەی کە لە وڵاتی ئێمەدا هەیە ئەوەیە فەشەلی تەواوەتی و هەمەلایەنی پارتی و یەکێتی و هێزەکانی تر لەوەدا کە سیستمێکی سیاسی دروست بکەن لانی خەڵکی هەرەکەم خەڵکی کورسان پێی ڕازی بێ یەکسان کراوە بە ئینکاریکردنی هەموو داواکاریەکی سیاسی و هەموو مافێکی سیاسی بۆ کورد ئەمەش بەچی بە واکراوە بۆ واکراوە سەرجەمی ئەو شتانەی کە پارتی و یەکێتی لە ئاستی ئایدۆلۆژی و گوتاری ڕۆژانە داوایەکەن بەڵام بە لەواقع شتێکی ترەکەن ئەوە کراوە بە کوردایەتی و ئیشی ژمارەیەکی ئێمە ئەوەیە شەڕ لەگەڵ کوردایەتیا بکەین ئیشی ژمارەیەکی ئێمە ئەوەیە شەڕمان لەگەڵ پارتی و یەکێتیا بێ
شەڕمان لەسەر ئەوە بێ لە کوردستانە دیموکراتیەتیانە، لە کوردستانە مافی مرۆڤیتانە، لە کوردستانە ڕێزی کەمەنەتەوایەتیەکان و ڕێزی ئینسانیتانە و ئەمە شەڕێکی گەورەیە ئەتوانین بیکەین بە ناوی هەر ناوێکی ئەنی بەلای منەوە گرنگ نییە. ینی شەڕی ژمارەیەکی ئێمە لە کوردستانە لەگەڵ حکومڕانەکانی کوردستانان کە حکومڕانێکن بە لۆجیکی تەنانەت بەر لە دروستبوونی نەتەوە و نیشتیمان و لە هەندێک حاڵەتدا بە لۆجیکی بەر لە دروستبوونی خێڵی شیشەکە نەزانی. یعنی ئێمە شەڕی یەکەممان لەگەڵمانەیە لەسەر چی؟ لەسەر ئەوەی مافی یەکسانمان هەبێ، هاوڵاتی بین، نەگیرین، بێڕێزیمان بەرامبەر نەکرێن. ئەم شەڕەمان هەیە. لەگە بەغایە هەمان شەڕمانەیە کاکازانی. یعنی نییە ئێمە بەغامان لێ بووە بە سویسرا، لەگەڵ بەغا و ئەوانەی لە بەغایان و لەگەڵ مێژووی بەغایە ئێمە هەمان شەڕمانەیە. ینی شەڕی وەوە خەڵکی عێراقیش ئێستا شەڕیان لەگەڵ بەغایە لەسەر شتە هەیە. ینی ئێمە شەڕمان لەگەڵ بەغا هەیە لەسەر ئەوەی ئەگەر ئێمە بەیانی ئەگەر تۆ باوەڕت بە دیموکراتیەت هەیە بیەنە پێشاوی خۆت نییە 20 ساڵ حکومڕانیەکی باش لە کوردستانە دروزە بێت لە 1990 خەڵکی کوردستان لە دۆخێکی ترا لە هەلومەرجێکی مێژووی ترا بە بەغاڵێن وڵایی کاکە ئێمە تاکو ئێستاکە پێکەوە برای یەکتری بووین، هەموو شتەکانمان بە باشی کردووە، ئێمە لەمە لا حەزەکەی ئێمە سێ محافەزەی بیکەین بە دەوڵەتێ. ئێگە تۆ باوەڕت بە دیموکراتیەت و مافی مرۆڤەوە بێ ڕووی تیۆریەوە ئەمەت قبول بێ زانی. ینی چی کێشەیەک هەیە لەوەدا مەسەلەن ئەم سێ محافەزەم 4 محافەزەیە بێ بە دەوڵەت لە ڕووی تیۆریەوە منە زام نابێ خۆی نابێت. ینی نییە ینی چەنە دروستکردنی عێراقێکی دیموکراتی مرۆڤ دۆستی نیشتمان پەروەری نازام چێەوەی ئەوەی کە باسەکرێت چەنە مەحاڵە ئەم دروستکردنی دەوڵەتە کوردیە داو نەمەحاڵە. ینی ئەم دەوڵەتی کوردی لێک ئەگەری هەیە دووبارە بوونەوەی سیناریۆی ئیسرائیل. یعنی نییە دروستی بکەن و ئەمریکا بێ بیبارێزێ زانی کەس ناتوانێت دەستی بۆ بەرێ. ئەمەش لە خەیاڵی هیچ سیاسیەکی سەرم زەویان نیە ئەمریکی و مەمریکی ومان نازانی. لەبەرەوە پرۆژەکە ئەسڵ لە ئەساسە درۆیەکی گەورەیە زانی دروستکردنی دەوڵەتی کوردیومە. ئەم باسی ئەگەری تیوریەکەین، باسی ئەگەری تیوریەکەین، باسی جۆرێک لە بیرکردنەوەکەین کە تۆ ئەو شەڕەی کە خەڵکی کوردستان لە کوردستانە لەگەڵ بەرامبەر بە پارتە سیاسەکانی کوردستان هەیە لەوەدا کە یەکەی نیشتیمانیانە بێ دەستگایان هەبێ مافی یا بژاردن نەبێ خەڵک یەکسان بێ نازام چییە بێ ئەمانە نیە. ئەم شەڕە لەگەڵ بەغاشەیە زەنینە لەبەرەوەی بەغا. یعنی ئێمە چێمان تابینیوە کاکەزانی نیە حرس قەومیەکان بۆ بەعسیەکان لە دوای بەعسیەکان ڕۆیشتون لە 2003 بۆ قەتەدای سەتر و لۆیاڵەکان بە ئێران و لەولاوە سونە عەرەبەکان کە ئێستاکە تێکەڵێکن لە بەعسی و لە ئیخوانی موسلیمین و لە داعش ئەزانی لە پشتیان و سعودیە وەستاوازانینە ئەمانە یعنی ئەزانی لە ئێمە مشتێکەوە شەڕێکیان دروست کردووە لەگە کەلیمەیەکە. ینی تۆ بڵێ کوردایەتی خراپەتەوە تەواو تۆ ناسیۆنالیزمی باوەڕ بە مافی مرۆڤێمە، بەڵام تۆ بڵێ مەسەن کوردایەتی ئەگەر یەکسان بێ با چوارچێوەیەکی سیاسی بۆ کۆکردنەوەی خەڵکی کوردستان بەیەکەوە ئێوە چ کێشێکی تایە. ینی لەم پیاناسەیە کوردایەتی بۆ بێشێشە بێزانی یا کە باس لە ناسیۆنالیزمت کرد یەکسانت نەکرد ڕاستەو خۆ بە نەژاد پەرستی و بە یەکسانت نەکرد ڕاستە و خۆ بە شۆڤینێزم و بە فاشیزموانە بەزەم باسیۆم گەوت ناسیۆنالیزم کرێ لەگەڵ هەموو ئایدۆلۆژیەکانە بژی. یەکێک لە سیفەتەکانی ناسیۆنالیزم لەم ناوچەیەدا هەمویان ئەوەیە کە ناتوانیوە لەگەڵ لیبرالیزمە بژی. بەڵام ئەگەر ناسیۆنالیزم ئەو فۆرمەی ناسیۆنالیزم کە ئێمە لە ئەوروپامانە یانی نەیشن ستیت کە لەگەڵ لیبرالیزماژی ئەمە کێشەیەکی هەیە لە عێراقا بێ. ئەزای لە ئێمە شتەکانیان وا ئاسان کردوتەوە تۆ بۆی ببی بە کوڕێکی باش بیت پیاوێکی باش بیت پۆلیتیک کۆڕێکت بیتەوە لە ئەوروپا پێوتێ پۆلیتیک کۆڕێکت بیت ئەبێ بڵێ کوردایەتی خراپە ناسیۆنالیزم فاشیزمە چی باشە عێراق بوون باشە چی باشە ئێمە هاوڵاتی جیهانین ئێمە جیهان بە نیشتیمانی خۆمان زانێ کۆمەڵی قسەی ئینشایی لەو بابەتانە بکەین. لە کاتێکە کە تۆ باس لە سیاست دەکەی وەک زانست و باس لە تاریخی ئایدۆلۆجیات و تاریخی فۆرمە جیاوازیەکانی ڕێخستنی سیاسیەکەی ناچاری ئەو قسانە بکەیان ناچاری نییە دابنیشی خەریکی تەحلیلکردنی مێژووی بی. ینی من کە پێت ئەڵێم
ینی ینی نەوەت لە سەتی مێژووی ئەو کوردایەتی کە ئەم برادرانە و ئێستا خەڵکی هەرشیەکاتە سەری ڕێک بریتە لە داواکردنی و شتێک ئەوان داوایەکەن دیموکراتیت بۆ عێراق حکمی زاتی بۆ کوردستان ئەمان نییە لە سەتان نەوەتی مێژووی کوردایەتیە ئیتر نییە ئەمە بەڵام بکەرەکانی ینی بکەرەکانی بکەری بەر لە دروستبوونی نەتەوەن بکەری ناوقەومی بکەری تائیفین بکەری نیمچە فاشستین ئەمە ڕاستە زانی ینی ئێمە جاری پێشوشەوە باس کرد و پێشمەوە زانم نازانم ئایا فکرەی خۆمە یا فکرەی عباسی وەلیە بەڕاستی نازانێت لە بیرم چۆتەوە ئێمە دیسکۆرسی ناسیۆنالیستیمان هەیە بەس بکەری ناسیۆنالیستیمان نییە هەموو ئەو بکەرانەی کە هەمانە بکەری بەر لە دروستبوونی نەتەوە و نیشتیمان و یەکە گەورانە نزانی بکەری لە ئێستادا بووە بە بزنس سیاسەتی کوردی 100 جار لەمە بابەتەم باس کردو لەسەر نووسیوە شتێک نەماوە بە ناوی مەسەلەی کورد و لە عێراق بزنس هەیە بزنس ینی بزنس هەیە لە ناو بزنسەدا بکەری ژمارەیەک لە ناو پارتیە بنەماڵی بارزانیە بزنسیش نەوتە ینی بزنس ئێستا بە ملیارە دۆلارە لەم لاش کۆمەڵێ بنەماڵی سیاسی ماڵی تاڵبانی ئەوانی تری ناوچێتی ینی شتێک بە ناوی سیاسەتێکە نیشتیمان و نەتەوە و لانی کەمی حتا لانی کەمی مێژووی کۆنی خۆشانی تێدابێ ئەوەی تیا نەماوە ینی سیاسەتی کوردی بووە بە بزنس سێژی بێمانە لە دەرەوەی هەموو بەبەر پرسیارەتێکداوە کورد بۆتەوە بۆ قازانج و مەسلحەتی کۆمەڵی خێزانی دیاریکراو و ئەمە یەکسان بکەی بە ئەوەی ئێمە ناسیۆنالیزممان خراپە و کوردایەتی خراپە و یعنی بە هەڵە تێگەیشتنە لە جەوهەری کێشەکە بە دیوی ئەو دیویشە بە هەڵە تێگەیشتنە لە جەوهەری کێشەیەکی زۆر سەرەکی ئەوەیە کە ئێمە کەمینەین لە کۆمەڵێک وڵاتە و مێژووی کەمینە لە سەدەی 20دا بەردەوام مێژوویەکی خوێناوی بووە کەمینەکان خۆیان غەڵەتەکەن بەڵێکن نوێنەری کەمینەکان غەڵەتەکەن بەڵێ غەڵەتەکەن بەڵام ئەوە لەوە ناگۆڕێت کە تۆ کەمینەی لە ناو کۆمەڵێک دەوڵەتی دیاریکراوە و ئەو دەوڵەتە مەرکەزیانە ئێستا دوانیان فاشلن بەڵام بە درێژایی مێژوو توانای لە ناوبردنی سەرتاسەری ئەو هێزانیان هەبوو سپاسکاکمەریوان دەست خۆش بی دۆستان پێنج سیمیناری پڕ مشتومەر پڕ قسەی پڕ تیۆریا پڕ سەرنجی دۆستان بەداخەوە نەمانتوانی بەهۆی هەندێک مەسەلەی تەکنیکی و سەرەتاییمان لە مەسەلەی زۆر پەبلیک بی ئینشاءالله لە بۆ سیمینارەکانی داهاتوو ڕاهاتووین لەوەی کە بتوانین پەبلیک بی و ئەتوانین لە داهاتوودا بەڵکو جارێشتر بگەڕێنەوە سەر ئەو مشتومڕانە دوا قسە مەرەوەی ئەوەی کاکمەریوان گوتی ئەوە گفتوگویەکی کراوەیە و ئەو گفتوگۆیە هیوادارم بتوانین لە ڕووی لە بریەوەی هێرش بکەینە سەر یەکتر یان ڕخنە لە یەکتر بگرین زیاتر هەوڵدەین ئیش لەسەر تیۆرەکان بکەین و پرسەکان دەوڵەمەند بکەین و بە دەوڵەمەندکردنی پرسەکان زیاتر لێک تێبگەین چونکە پێویستە بەڕاستی لە کوردستاندا ئەوەی کە زۆر کەم دیبیت هەیە لەبەرەوە گەر بتوانین دیبیت بکەین لە مەسەلەکان لە بری ئەوەی تەنها قسە لەسەر یەکتر بکەین تەسەوڕەکەم هەم ئیسیفادە بە خۆمان بگەینی لە پرۆسێسی لێگەڕین و خوێندنەوەی زیاتردا ئەو چەمکانەی ئەو پرسانەی کە بە غەڵەت تێگەیشتین بەڵکو خۆن دەوڵەمەندکەین وەروە لە بەرامبەرەکانیشن باشتر تێگەین جارێشتر زۆر سپاس کاکمەریوان پێنج سیمیناری پڕ بە سوود و لە داهاتووداوە هەر پێنج سیمینارەکان هەروە گوتم لە ئەکاونتی ڕێنوار نەجم لە یوتیوبەبی و لە فەیسبوکی کوردستان تایمزی شەوی دووبارە زۆر سپاس خۆشەویستان تا کاتێکی تر و تا سیمینارێشتر بەخوای گەورەتان ئەسپێرم شەوێکی شاد شاد خواتان لەگەڵ